سڵاوتان لەبێت بۆ ئەم جارەی بەرنامەی ئێکس باس لە پرۆژەی هەژماری من دەکەین. بەڵام لەکوێ؟ لە سلێمانی. بۆچی لە سلێمانی؟ لەبەر ئەوەی کەمترین ڕێژەی خۆتۆمارکردن لە پرۆژەی هەژماری من لە سلێمانیە. پرسیارەکە ئەوەیە بۆچی لە سنووری پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی خۆتۆمارکردن هەیە؟ ئایا هۆکارەکە سیاسیە یان هۆکاری تر هەن؟ باشە لە بەرنامەی ئێکس ئەم جارە جیاوازە بێت لە بەرنامەکانی ڕابردوو، لەبەرەوەی بەرنامەکانی ڕابردوو تەنها لەگەڵ کەسێکا گفتوگۆمە کرد، بەڵام ئەم جارە چەندین میوانم هەیە. میوانی یەکەمم چییە کە میوانی سەرچیە؟ سەرپەرشتیاری پرۆژەی هەژماری منە. کاک عەزیز ئەحمەد هەم جێگیری بەڕێوەبەری نووسینگەی سەرۆکوەزیرانە، هەمیش سەرپەرشتیاری پرۆژەی هەژماری منە. ئەو هاتۆتە سلێمانی و لێرە ئامادەیە بۆ ئەوەی گوێبیستی ئەو ڕەخنانە بێت یان ئەو گلەیانە بێت کە لە پرۆژەی هەژماری من هەیە لە سلێمانی. هەروە کۆمەڵێک میوانی تریشم هەیە، ئەوان سەرنج و تێبینیان لەسەر پرۆژەی هەژماری من هەیە، ئەوان پرسیارەکانی خۆیان ئاراستەی میوانەکەم دەکەن، ئەوان زیاتر فەرمانبەر و کەسایەتی شاری سلێمانی و لەوانەی مامۆستای زانکۆش بن لە سنووری پارێزگای سلێمانیە، هاتوون لە بەرنامەکە ئامادەن. کاک عەزیز بەخێر بێیت. ئێوەش بەخێر بێن. من هەوڵە دەم کەمترین پرسیار لای من بێ، زۆرترین پرسیار لای ئێوە بێت. کاک عەزیز، بۆچی لە سنووری پارێزگای سلێمانی کەمترین ڕێژەی خۆتۆمارکردن هەیە بۆ پرۆژەی هەژماری من؟ ئایا هۆکارەکە سیاسیە؟ باشە یان هۆکاری تر هەن؟ جۆری یەکەم شت سوپاسی جەنابە دەکەم کاکووان بۆ ئەم دەخێربێت. من خێراتنی میوانەکانیش دەکەم. من پێم وایە باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک ئەم جۆرە دانیشتنانان گفتوگۆیە. با بچنە من ئەم پرسیارە پێم باشە، با بچنە ناو دڵی کێشەکە. من پێم وایە کە دوای بڕیاری دادگای فدرالی لە مانگی سێ تۆزێک ناڕوونی درستی کرد لە پرۆژەی هەژماری من. بۆ وا دەڵێن چونکە بە حکمی ئەوەی کە بەر لە دەرچوونی دوایین بڕیاری دادگای فدرالی لە مانگی سێ ئەم ساڵ ڕێژەی تومارکردن لە سلێمانی حەزەکەم بزانن لە هەموو پارێزەکانی تر زیاتر بووە. یعنی لە دەستپێکردنی پرۆژەی هەژماری من ڕۆژانە دەوروبەری 2000 موچەخۆر تومار دەکران لە سلێمانی. کەواتە کێشەکە سیاسی نییە؟ من پێم وایە دوای 2 مانگیش دەتوانم بڵێم دوای 3 مانگیش عەفوکە، من پێم وانییە کێشەکە سیاسی بتن. من پێم وایە کە کێشەیەکی جدی هەیە لە نێوان حکوومەت و هەوڵاتی، حکوومەت و موچەخۆریش با بڵێم، تۆزێک متمانە وەکو پێویست نییە لە نێوان ئەم دوو گروپانە. گەشت بینیشم لەوەی کە دوای چەند مانگێک دوای بۆ توانی وە قەنەعەتیان پێبێنن بۆی ناوی خۆیان تۆمار بکەن. ئەخر من پێم وایە گەر گومان دروست بوو لە ناو کومەڵگەیەک زەحمەتە ئەو گومانە یعنی ئەوی تر بکەین، ینی گومانەکە بڕەوێنەوە. بەڵێ من پێم وایە گومانەکە جدیە، بەڵام دڵنیاشم گەشتبینم لەوەی کە لەگەل کات لەگەل ئەزمون من پێم وایە نەتیجەکە پێچەوە نابێتن لە دوای چەند مانگێکی. دوو پرسیاری زۆر سەرەکی هەن. یەک متمانەیە، بەڵێ کە خەڵک لەوانەیە متمانەی بە بانقەکان نەبێ. بەڵێ پرسیاری دووەمی شوێ هەندێک لای خەڵک ناڕوونی هەیە. بۆ نمونە دەڵێ لە نێو پرۆژەی هەژماری من قەرزاری کارەبابی، قەرزاری ئاوبی، هەر قەرزێکی حکوومەت لای تۆ بێ ڕاستەوخۆ لە با بڵێن لە حساب بانقەکەت دەیبات. من چەندین ئەمانە چەندین پرسیارە لەوانەیە ئەوانەی لێرن پرسیاری زیاتریشان هەیە، بەڵام ئەوانە زۆر کێشەی سەرەکین و خەڵک پرسیاری لەسەری هەیە. من چەندین جار باسی ئەم کردووە کاکووان کە هیچ بنەمایەک بۆ ئەم شتانە نییە. یعنی بەیانی حکوومەت بتوانێت ڕاستەخۆ پارەی یان پاشەکەوتی ئەی موچەخۆرێک هەر موچەخۆرێک ڕاستەخۆ بیباتن پارەی کارەبا یان باج یان هەتا دوای ئاو و نازانم ڕوسماتەکانی تری ئەم حکوومەتە وان نییە. و باشترین من پێم وایە باشترین دەلیلیش بۆ ئەم شتانە ئەوەیە کە لە مانگی ڕابردوو 50,000 موچەخۆر لە ڕێگای هەژماری منەوە موچەی خۆیان وەریان کرد لە ڕێگای هەژماری منەوە مانگی ڕابردوو. بەڵام دەڵێن ئەوە سەرەتایە لەوانەیە دواتر ئەمە جێبەجێ بکەن. ئەدی لە نەخۆشخانەی مناڵان ئەوەی لە هەولێر ئەمە تقریبان ساڵێک و نیوە
لبروژه لبابن لڕێگای هەژماری منەوە موچەی خۆیان وەردەگرن هیچ ئەساسێک بۆ شتانە نییە و هیچ قانونێکیش هیچ یاسایەکیش نییە ڕێگا بە حکوومەت یان هەر لایەنێکی تر بداتن ئەم جورە شتانە بکاتن. ئەی متمانەکە چۆن ئەگەڕێنەوە کاکوبان شتێکڵکانێ لە بانقەکان پارە دابنێمیان شتێک دابن دواتر نتوانم وەری بکردنەوە. من پێم وایە شتەکە تازەیە سێکتەری بانقی بگشتی بوو ئەم کومەڵگایە نوێیە ئەزمونونەکە نوێیە با هەندێک ئەرقامتان پێ بڵێم بەر لە دەستپێکردنی پرۆژەکە نفوسی هەرێم دانیشتوانی هەرێم با بڵێن تقریبا دەوروبەری 6 ملیۆن هەوڵاتی کەسن لەو 6 ملیۆن هەوڵاتیانە 3.5 با بڵێن ڕێژەی ئەو ڕێژەیە کە ئەتوانرێتن ئەژماری بانقیان بوو بکەینەوە ئەنی تەمەنیان لە 18 ساڵ زیاترە با بڵێن لەو 3.5 ملیۆن هەوڵاتیانە تەنیا 50,000 خاوەنی ئەژماری بانقین بەرە دەستپێکردنی پرۆژەکە لەم هەرێمە تەنها 50,000 هەوڵاتی ئەژماری بانقیان هەبووە. یعنی من پێم وایە هەرکردنەوەی هەژماری بانقی ئەزمموی مامەلەکردن لەگەل بانقە نەحکومیەکانیان تەنانەت بانقە حکومیەکانیش پرۆسەکە تۆزێک نوێیە بوو هەوڵاتیانمان ئەبێ مەجالیان بدەینێ تا ئەبێ مەجال ینی هەردووکیان هەم هەوڵاتی و حکوومەت مەجال بە یەکتر بدەن ئەم متمانەیە دروست بکرێتن. زۆر باش کاتی ئەوەی کاکوان زۆر باشە با ڕاستەخۆ پرسیارەکانی ئەوان وەربگرین چکە وەک ئاماژەم پێکرد زۆرترین پرسیار با لای ئەوانەوە بێنێک لە لای من با لەو خاتونەوە دەست پێ بکەین. پێم خۆش هەم ناوی خۆت بڵێیت و هەم لە کوێ ژاومەکەی ئەگەر حەزت کرد. من ناوم درسۆز دەنگەنەیە و چالاکەوانم لە کۆمەڵگای مەدەنی و هەروە فەرمان بەریشم یەکێکم لەوانەی کە هەژمارە من بە هەموو شێوەیەک ڕەت دەکەمەوە لەبەر چەند هۆکارێک وە گرنگتریانەوەیە کە تەوتین لەلایەن حکوومەتی عێراقەوە کراوە لە دادگای فیدرالی و دا ڕەت کراوەتەوە و دابەزیوە بۆ تەیفستامی وەزارەتی دارایی بە نیشتیمانکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم کە بە دوو خاڵ گرنگ باسیەکەین ئەو بانقانەی کە بە نیشتیمانی کردنی موچەی فەرمانبەران ئەبێ حکومی بێ نابێ ئەهلی بێ یەک لە خاڵەکان ئەو دوو بانقەش کە دەستنیشان کراوە ڕەشید و ڕافیدێنە. دووەم خاڵ لە هەژماری من چییە؟ ئێستا ئەوەش پێڵم باش. خاڵی دووەم بانقی هەژمارەی من کە لەلایەن خەڵکەوە متمانەی پێ ناکرێت کە زۆرینەی خەڵک باسیەکە متمانەی پێ ناکرێت لەبەرەوەی کە پێیان وایە حیزبیە و لە ناو حیزبیش کەسیە. پرسیارەکەم ئەوەیە ڕێژەی بەشداری لە پارێزگای هەڵەبجە و سلێمانی و هەردوو ئیدارەکەی گەرمێن و ڕاپەڕین ببوورەکە عزیز بە دەقیقی پێمان بڵێ چەنە چکە ئێمە ڕێژەکەمان لایە بەڵام حەزەکەن لە بەڕێستەوە بیبیستین ئەوە یەک دووەم ئەگەر دەقی ڕێکەوتن نامەی نێوان کۆمپانیای بانقی هەژمارەی من و هاوڵاتیان هەیە بۆ ئەعلانی ناکەن و بە شەفافیت باسی ناکەن و بە خەڵکەکە بڵێن ئەمە دەقی ڕێکەوتن نامەکەی لە نێوان بانقەکە و فەرمانبەر و مامۆستاکان بۆی خەڵکەکە لای ڕوون بێ ئایا ئەم بڕگانە جێبەجێ دەکرێت یاننا. زۆر باش ئەمە دوو پرسیارەکەی منەوە سپاس. دەست خۆش کاکعزیز ئەگەر وەڵامی یەکەمیان ئەڵێ ڕێژەکەی چەندە لە هەردوو پارێزگای هەڵەبجە و سلێمانی و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین. طبعا من پێم باشە جارێ تۆزێک بەرچاوڕوونیتان بدەمێ لەسەر ڕێژەکان بە حکمی ئەوەی کە لە دەستپێکردنی پرۆژەکە خۆتان نەزانن چەند گروپی چەند موچەخۆر لە چەند گروپێک پێک دێن لەم حکوومەتەدا موچەخۆری شارستانی هەیە یە ئەوەی پێداڵن مەدەنی یە عەسکەری هەیە یە دەستگا ئەمنیەکان هەن یە ئەوەی خانە نیشانیش لە دەستپێکردنی پرۆژەکە دەستمان بە موچەخۆری مەدەنیمان کرد. موچەخۆری مەدەنی لەم هەرێمە دەوروبەری 470,000 کەسن. لە سلێمانی ڕێژەی ئەو موچەخۆرانە 30%، لە هەولێر 96%، لە دهۆک 88%. ئەمە دوایین ئەرقامی پارێزگای سلێمانیان هەڵەبجەش. نه من باسی سلێمانی بگشتی دەکەم من تەفاسیلی حەڵەبجەم نییە بڕاستی دواتر دوای بەرنامەکە کۆپیەکتان دەدەمێت دوایین ئەرقامی
ڕێژەی تومارکردن لەو پارێزگایە. نسبەت پێم باشە خۆتان باسی ئاماژە بە بڕیاری دادگای فەدرالیتان کرد. ئەمە کێشەیە و ئەبێ حەلیش بکرێتن. بەڵام من حەز دەکەم بەس بەڕێزتان ینی ئەو بەرچاوڕێنیەشتان هەبیتن کە جەنابەت کە باسی هەژماری منتان کرد گوتت بانکی هەژماری من. هەژماری من بانک نییە. تاوتینیش بانک نییە. هەردووکیان ناوی پرۆژەکەن. هەردووکیان هەمان ئامانجان هەیە. کردنەوەی هەژماری بانکی بوو موچەخۆرانی حکومی. لەو بانقانەی کە بەشدارن لە پرۆژەی هەژماری من هەمان ئەو بانقانن کە لە تاوتین بەشدارن. هەر هەشتیان. بەڵام ئەوەی کە دادگای فدرالی ئەو تەوزیحەی کە 3-4 مانگ لەمەو پێش بەڵاوی کردەوە ئەڵێتن ڕاستە تەنها لە بانکە حکومیەکان. بەڵام لە مانگی ڕابردوو باسی ئەوەشمان کرد کە ئێمە ئێستا ڕێکەوتنێکمان هەیە لەگەل بەڕێی سەرۆکوەزیرانی عێراقی. ئەو ڕێکەوتنش ئەڵێتن پارەدانی ئەو حسابانەی کە سەر بە پرۆژەی هەژماری منن لە ڕێگای یەکێک لە بانکە حکومیەکانە بێتن. ئەوش بانکی TBIە. با بڵێن ئەتیفاقمان کرد لەگەل بەغدا چووینە ژێر باری ئەو بڕیارە ئەو بڕیارەی ئەو دادگایە. باشە جەنابەت باسی ڕەشید و ڕافەتەینتان کرد. ڕەشید و ڕافەدەین یەک لەقێکیان نییە لەم هەرێمەدا. با بچینە لەسەر خاڵی ڕئیسی ئەم پرۆژەیە. چۆن موچەخۆرانمان تومار بکەین لەم پرۆژەیە. بەیانی کارتێکی یەکێک لە موچەخۆرانی ئەم وڵاتە بزر بوو. بەیانی سەفەری کرد کێشەی هەبوو لەسەر لەگەل ئەو کارتە بانکیە. تەلەفۆنی چێ بکاتن، سەردانی کام بانک بکاتن، ATM یان نییە لەم وڵاتە، نە سەکتەری نە سیستەمی ITیان هەیە، نە ئەپلیکیشنیان هەیە. ئەوجا من پێم وایە ئەگەر ئەوەی گرنگ ئەوەیە کە ئێستا حکوومەتی بەغدا خۆی اعترافی کردووە لەگەلمان کە ئەم بڕیارە جێبەجێ ناکرێتن لەم وڵاتە. ناتوانن ئیمکانیاتی پرۆژەی هەژماری من کردووە حکوومەتی عێراقی وەکو حکوومەت کاکوان سەرپرشتیاری پرۆژەی با بڵێن بە نیشتیمانکردنی موچەخۆران لەم وڵاتە لە عێراق بگشتی بانکی مرکزیە. یعنی پرۆژەی تاوتین لەلایەن بانکی ناوەندیەوە جێبەجێ ئەکرێتن و سەرپرشتی ئەکرێتن و ڕێمایی بوو دەرەکرێتن. بە فەرمی ڕەزەمەندی داوە، پشگیری لێ کردووە، ئیستیسنایی بوو کردووە. بەڵام خۆیانیش ئەتیڕافیان کردووە کە ئەم کێشەیە جدیەوە حەل بکرێتن ئەوەی دادگای فدرالی. بەڵام جێبەجێ ناکرێتن. بانک لەقی نەبتن لەم وڵاتە چۆن خزمەتگوزاری بۆ هاوڵاتی دابینیە کاتن. ئەوجا من لەگەڵەتم بەڵام من گەشببینم. من گەشببینم لەوەی کە ئەم کێشەیەش چارەسەرەکرێت. باش باسی ڕێکەوتنی کرد ئەو ڕێکەوتنەی لە نێوان بانقەکان و فەرمانبەریش هەیە. ئەلە بۆچی بڵاوی ناکەنەوە؟ ئاخر گرێبەستەکەی بانقەکە خۆیە یە خۆیەتی 8 بانقن. هەندێکیان داوای گرێبەستەکەن لەگەل هەر موچەخۆرێک، هەندێکیان داوا ناکەن. TBI داوای گرێبەست ناکاتن. TBI داوای گرێبەست ناکاتن. بەڵام هەندێک بانک گرێبەستی هەیە. ئەم گرێبەستانە ڕاست داڵێتن لە هەر کەسێک بیەوێ هەژماری بانقیمان لەگەل بکاتەوە ئەبێ ئەم گرێبەستە ئیمزای بکاتن. گرێبەستەکە شەفافە، موچەخۆر ئەبێت خۆی پێداچنەوەیان بوو بکاتن. قبولی نەکرد فەرموو بانقێکی تر. ئەگەر گرێبەست بە هیچ شێوەیەک قبول ناکرێتن هیچ شتێکی شارەوانیە، بانقێکی تر کە ئەڵێتن گرێبەستیشم پێویست نییە. دڵنیایی دەدەن ئێوە؟ دڵنیای چی دەدەین؟ بۆ ئەوەی کە گرێبەستەکە شەفافە و بۆ داهاتوو کێشێک بەردروست نابێت. گرێبەستەکە لە نێوان بانق و موچەخۆر خۆیە. ینی ئەم پەیوەندیە لە نێوان ئەم دوو لایەنەن. کەواتە بڕیارەکە لای موچەخۆرەکەیە. حکوومەت هیچ گرێبەتی شارەوە نییە لەگەل نە لەگەل موچەخۆر نە لەگەل بانقەکان. لەگەڵ تەوتین هیچ جیاوازیەکی هەیە ئەم گرێبەستە؟ ناخێر هەمان گرێبەستن. هەمان گرێبەستن چونکە هەمان بانقن. کەواتە ئەوەی کە لەگەڵ فەرمانبەرێکی عێراقی دەکرێت هەمان جیاوازیەک نییە. هیچ جیاوازیەک. هەمان زمانە هەمان گرێبەستە. باش لە سلێمانی کەواتە چەند خۆی تۆمار کردووە؟
53,000 کەس تومار کراون تا ئێستا سەدا تقریبا 30% 31 بەردەوامە بەردەوامە و ئەتوانم بڵێم لە ئەوە تقریبا 3 هەفتەیە 4 هەفتەیە بەرە باشتر ژڕواتن ئەنی خەڵکی زیاتر دێنە پێش دێنە پێش وەکو جاران نییە با سەڕێح کاکوان وەکو مانگی سێ نییە وەکو بەر لە بڕیاری دادگای فدرالی نییە ڕێژەکە کەمی کردووە بە واضح من زۆرە کەمی کردووە بەڵام ئەمە تقریبا 3 هەفتەیە ئەنی گەش بینم لەو ئامارانەیە کە بینی زۆر باش با کەسێک کە وەرگین فەرموگوتم لەو لای بارەس بەڵێ بەڕێستان بەخێراتی کاک عزیزەکەین وەکو سەرپەرشتیاری هەژماری من پرۆسەیەکە پرۆسەیەکی گرنگە حسابیە داراییە بانقیە پەیوەستیشە بە ژیانی هەموو فەرمانبەران و موچەقۆرانی هەرێمی کوردستانەوە من هەندێ ڕوونکردنەوەیان بە حکمیەوەی لەوانەیە مدیری دایرەیەک بووم لە پێشترا و فەرمانبەری زۆریشم هەبووە و ئەم تەجروبەی تەوتینی ڕەواتبە موچە یەکەم جار نییە کاک عزیز لە سلێمانی ئەگەر جەنابتان بزانن ئێمە لە ساڵی 2015ەوە هەر بانکی ئارتی بانک و چەند بانکێکی ئەهلی لە سلێمانی هەبوو منە و کاتە 300 مۆزەفمە بووە باشە حەوت مانگ پرۆسەکە جێبەجێ بوو دوای حەوت مانگ بەبێ پرس بەبێ ڕا بەبێ سەبەبێک نەمازانی بۆ کۆتایی پێهات بۆ شکستی هێنا لەبەرەوە ئەم تەوتینی ڕاتبە یەکەم تەجروبەی حکوومەت هێرێم نییە بۆ معلوماتتان بە هەر حاڵ یەکێک لە مشکلەکانی لەوەی شکست بێنێ بەڵێ تۆ ترست لەوەی شکست بێنێ ئەمەش وەکوتم یعنی ئەمە تەجروبەیەکە ڕێگە خۆشکردنێکی باشیەوێ بە تایبەتی لە ئێستاە با وازەح بین لەبەرەوەی یەکەم بڕیاری دادگای فدرالی هەیەکە بڕیارێکی قەتعیە هەمومان دەزانین لە هەموو مەسائل لە سیاسیەکان و ئابووری و هەموو شتەکانی کەیە و بێ پێوەی پابند بین ئێمە جەناب دەزانی و هەمومان دەزانین حکوومەت هێرمی کوردستان پابند بوو بە بڕیاری دادگای فدرالیەوە بە ڕادەستکردنی مەلەفی نەوت هەمومان دەزانین لە 4 2023ەوە و ملزەمە بە ڕادەستکردنی داهاتە نەوتی و نانەوتیەکانەوە کامانەمووی اتفاقی لەسەر کراوە کاک عزیز باسی ڕێکەوتنی کرد کاک عزیز جەناب دەزانی بڕیاری دادگای فدرالی لەسەر هەموو ڕێکەوتنەکانەوەیە هیچ ڕێکەوتنیە ناتوانێت ئەو بڕیاری دادگایە ئەوە بکە فەشەل پێبێنێ یاخود جێبەجێ بە هەر حاڵ بەڵام هەندێک جار ڕێکەوتنی سیاسیش کاریگەریان هەیە بەڵێ هەندێک جار ڕێکەوتنی سیاسیش کاریگەریان لەسەر هەیە بەڵێ حتمما ڕاستە خۆ دەوڵەتی عێراق هەمومان نەزانی چۆن بەڕێوە ئاچیە و ئیتیفاقی سیاسی پەیوەندی سیاسی باشە ناچینە ئەو بابەوە پرسیاری دووەمە قسەیەکی من ڕوونکردنەوەک لەسەر قسەکەی کاک قسەیەکی جوانت کرد متمانە نیە لە بینی فەرمانبەر و حکوومەت ئامەری کێشەکەیە بە تایبەتی لەم دەڤەری ئێمەیە با وازەح قسە بکەین حتا لە دەڤەری ئەولاتریشە هەروایە مەسەڵەن لە دووەکە لە 1982ەوەی کە من خوێنوەتەوە لە 1996 لە هەولێرە بۆیە متمانە کارێکی زەرورە جەنابەت ئەگەر دارایی بیت من دارایینی من مهندسم یەکێک لە هەموو بوارەکانی ژیانە سیاست بە دیبلۆماسیە دەکرێت جێش و سوپا بەهێزی تەکنەلۆژیا و مرۆیی ئەکرێ بواری کەرتی دارایی و ئابووری بە متمانە ئەکرێ هیچ شتێک لە بینی حکوومەت کۆمپانیاکان بانقا لەگەڵ فەرمانبەر لەگەڵ هاوڵاتێکی سادەیە بەبێ متمانە بوون ناچێتە سەرەوە لەبەرەوە ئەمە ئەم متمانەیە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەرچی جەنابتانە کە ئەم متمانەیە دروستکەن چۆن دروستیەکەن ئەویان من مەسئولیم ئەگەر بکرێت کورتی بکەیتەوە سوپاسان بەسەر زۆرە بەڵام کەم یەکەم بۆ لەبەر خاسی جەنابەت خاڵێکی دەرفەت بۆ هەمویان هەبێت و قسە بکەن ئێشتا بە قەردادە قسەم نەکرد بەلەم لێمەکە خاڵێکی کە هەموو مشکلە فەنی و تەکنیکی و جیهازیەکانی ئەیتیەمانش باز ناکەم مەسەلەی مشکلە کارەبایی و میکانی و ئەلکترۆیەکان ئەوەش کە کێشەیەکی گەورەیە بەڵام گەورەترین مشکلە ئەوەڵ و ئەخیر نەبوونی سیولەی نەقدیە کاک عزیز ئێمە ئەزانین با هەزار جیهازدا بنێ لە هەموو گەڕێکەکانە کە پارەکە لە کاتی خۆیان نەگەیشت ئەمە هیچ یعنی پرۆسەکە لێرەیە خاڵی شکستەکە دەست پێکات لەبەرەوە کێشەکان زۆرە و ئەم کێشەیەش خوا حەزەکەمەمانە چونکە من تەجروبەی وەزیفیم هەیە و مەسئولیش بووم لە ئیداراتە ئەزانم کاکە ئەم پرۆسەی بە بانکیکردن ڕاستە تازەی و پێڕانە هاتوین بەڵام هیچێک لە کێشەکان ئەوەیە ئێمە کاتی 2015 ئەچوون کەوی ئەیان گوت معاش هاتووە هەر 300 مۆزەفەکە ئەچوونە بانکەکە تەسەورەکەی بە 4-5 سەعات معاشمان وەرناگرت بەڵام من لە دائیرەکەی خۆمە بە سەعاتێک هەمومان معاشەکانمان وەرەگرت و هیچ مشکلەشمان نەبووە کەواتە تۆ قەرەباڵغی ناو دائیرەکان هێنیتە سەر جادەکان و بە ئاشکرا خەڵگەی بینێ وەکە بوو کوڕەکان باشتر خەڵگەی بینێ لەبەرەوە بەڕاستی خاڵ زۆرم من حەز ناکەم وەختی برادەرانیش بکوژم بەڵام یەک قسەی ئەخیرم هەیە کە ئەمە قسەیە کە پێم وایە ئەو خوشکی بەڕێزیش باسی کرد
عمولەی ڕێژەی عمولەی وەرگرتنی ماگانە چەندە زەحمە نەبێ بۆی مەبلەغەکە ئێمە ئەگەر 1,250,000 موچەخۆرمان هەبێ لە مانگێکە وەکۆی کە باستان کرد نازان بڵاو بۆ هەمومان بیسمان 2500 بۆ 5,000 بۆ 3000 من نازانم من حسابێکم کردووە ئەگەر 2500 دیناریش لە مانگانە وەربگیرێت 3 ملیار و 125 میلیۆن دینارەکە بەرامبەر 2 میلیۆن دۆلاری دۆلارە زۆر پرسیار پرسیارێکی گەورەیە زۆر پرسیار باش بۆ ئەوانش بمێنێت بانکە ئەهلێکە دەست خۆش بێ یەک باسی شکستی کرد پرسیان هەیە لە شکست تەجروبەیان هەبووە دوو باسی متمانەی کرد کە خۆت باس کرد کە متمانە لە نێوان حکوومەت و لەوانەیە خەڵک نەبێت هەروە باسی سیولەی نەغدی کرد و باسی حمولەشی کرد باسی هەر چواریان بکەم یان یەکێکیان والله یەکێکە باسییان بکە بۆ منە شکست ئایا ئەو پرۆژێ بەردەوامە بێتیان نا کاک کۆوانە هیچ چارەسەرێکی تر ناوی جەنابەت ببوورە کاک نەوزات هیچ چارەسەرێکی تر نییە ئەبێ بەرەو کەرتی بانقی بڕوین ئەم ئەزمونەی حکوومەتی هەرێم یان با بڵێم ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان ئەمە 34 ساڵە تقریبان ئەم ئەزمونە یعنی ئەبێ کوتایی پێبێنین بابەتی دابشکردنی موچەڵێم ئەبێ کوتایی پێبێنین کاش جنابەت خۆتان باسی سویلەتان کرد جنابەتیش باشە زانی کە لە هەر وڵاتێکی پێشکەوتوو سێکتەری بانقی سویلەت خۆی دروستیە کاتن ئابووری هەر وڵاتێک بە سێکتەری بانقی بەڕێوە ئەچێتن بە سێکتەری بانقی فراوانترە بێتن ڕە جنابەت دەڵێ شکستەی نەتیانە طبعا من نوێنەری حکوومەتم من هیچ گومانم نییە کە ئەم پرۆژە نەجەحەتی هێنێتن بەڵام ئەبێ بە پشگیری ئێوەشی بێتن خۆگەر پرۆژە هەبیتن و موچەخۆر بەشداری نەکاتن ئەدی چی بکەین و دروستکردنی متمانە بەم پرۆژە دەست پێکرێتن یعنی بەرە لە کوتایی ئەم ساڵ ئەبێ تەواوی موچەخۆرانی ئەم هەرێمە لە سێکتەری بانقی ئەژماری بانقیان بوو بکەینەوە کاغاز باسی شکستت کرد بۆ ناسبە و دڵێ بانقێکی ئیفلاسی کرد ئەخر ئەم تەجربەیان نییە لە عێراق ئەوانەی لە نێو چ گەرنتێک هەیە کە مافی موچەخۆر نەفەوتێت کۆبان من حەزەکەم عفو بەڵێ من حەزەکەم ئەم نمونەیەتان بۆ بێنم لە 2015 يعني تقريبا 10 ساڵ لەمەو پێش بانقێکی عێراقی شکستی هێنا ئیفلاسی کرد 10 ساڵ لەمەو پێش دوای ئەم ئەزمونە بانقی مرکزی ئەم وڵاتە کۆمپانیایەکی دامەزراندووە ئەو کۆمپانیا هاوبەشە لە نێوان کەرتی تایبەت کە لە بانقە نەحکومیەکان پێک دێتن و حکومیەکانیش و حکومی کە لە بانقی مرکزی پێک دێتن ئەم شەریکەیە بیمەیە شەریکەی بیمەیە ئینشۆرنسە ئەو بانقانەی کە بەشدارن لە کۆمپانیەکە بیمە کراون هەر هەمویان بەیانی ئەی بانقێکی ئەم وڵاتە شکست بێنێتن بانقی مرکزی دێتە ناو ماوزوعەکە بابەتەکە پاشەکەوتی موچەخۆران یان با بڵێم هاوڵاتی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بیمە کراوە یعنی با موچەخۆر ئەو گومانەی نەبتن کە بەیانی بانقێکی ئیفلاس بکاتن پارەکەیان ئەڕواتن پاشەکەوتەکەیان ئەڕواتن بیمە کراوە ئەو بانقانی ئێستاکانی و پرۆژه هەر هەشتیان بیمەکراون هەر هەشتیان موچیان هیچ کەسێک نافۆتێک هیچ کەسێک نافاوتێتن ئەگە شتێکیش بانی خوا نەکات پارەی لە بانقی دانا جگە لە موچەکە هەمووی بیمەکراوە کاکوبان و من حەزەکەم لەسەر کاک نەوزاد زۆر باش کەواتە بەس لەسەر ئەو نقطەی تر پێم وایە زۆر گرنگە چکە ئەمەش من نازانم ئیتر ئێمە چی بکەین بۆخوای لە سوشل میدیا شت بەڵاوە کرێتن کاک نەوزاد من هەر بڵێم وانە یعنی ئەم باسی ئەو گومانەم کرد گومانێکی جدی دروست بووە لەسەر ئەم پرۆژەیە و بەداخەوەش دەڵێم عمولەی ئەو بانقانەی کە بەشدارن لە پرۆژە هەژماری من 2500 فقط 2500 دینار یەک دیناریش نە زیادە نە کەمتر ئەی لە تەوتین لە تەوتین گۆڕانکاریە کرێتن حەسەب موچەی موچەخۆرەکە بەڵام بەس لە سەرەمە کاکوڤان ئەحمکە لەسەر لە پرۆژەی هەژماری من موچەی موچەخۆر 360,000 دینار بتن یان 10 میلیۆن دینار بتن عمولەکە 2500 من حەزەکەم دڵنیا بن لەوەی عمولەی ئەوەی تەوتین لە 6,000 دەست پێ ئەکاتن بەرەو 18,000 ئەڕواتن
حسب موچەکەیەتی کەمترینی چەندە کەمترین 6,000 3,000 بوو بانقەکە 3,000 بوو کۆمپانیەکە کردنەوەی حساب 15,000 ئای بۆ هەژماری من بەبێ بەرامبەرە باش ڤۆکس پۆپێکەیە ببوورە بۆ چوونی با بڵێن لە ساڵی ڕابردووەوە نەخۆشخانەی لەدایکبووان و منداڵانی هەولێر با بڵێن لە نێو پرۆسەی هەژماری منە هەر بەرچاوڕوونێک لە ساڵی ڕابردووە تا ئێستاوا بزانم موچەکەی ئەو دوومانگەی ساڵی ڕابردوو کە فەرمانبەر وەریان نەگرتووە ئیوان هاتووە ینی وەریان گرتووە تا ئێستا موچیان بەبێ دواکەوتن وەرگرتووە لەوانەیە زۆر کەسە و معلوماتەشی نەبێت جا هەندێک قسەی ئەوانمان وەرگرتووە گوێبیستیانە بین دواتر ئێوەش پرسیارێکتان هەبووە توان ئاراستی بام بکەن فەرمونە لێرەوە بە سێری بکەین وە ساڵێک و دوسێ مانگامە ئەو هەژماری منەمان کردیە یەکێکە لە ئیشە جوانەکانی حکوومەت کابینە تا ئێستا ڕۆژێ موچەکەمان تاخیر نەبووە سەری مانگ هەر کاتێویست بێتمان زۆر بە ئاسانەی چوین لە بانقەکان سەحبمان کردیە بەبێ ئەوەی هیچی نەبێ وە لە هەمان کاتیشدا ئەوە سوودێکی باشی هەیە دەتوانی ڕسیدی خۆدانی لە خارج چ پێویست بێ پێویست ناکە پارێک کاژ لەگەڵ خۆت ببەی ئەگەر بچی هەر شوێنێک ئەو سارمانجی دوو چوومە عمرەی لە بۆ سعودیە هیچ پارەم لەگەڵ خۆم نەبرد تەنیا کارتی هەژماری من نەبیتن لە هەر شوێنێک بە کارتی هەژماری من ئەمن مەساریفی خۆم هەموو کرد لە بۆ من خۆشتر بوو لە بۆ من سووکتر بوو لەوەی پارەی دەربینم بژمێرم چەندم دەوێتن چەندم ناوێتن بە کارتەکەی هەژماری من یەکسەر پارەکەی خۆم سەرف دەکرد و هەموو ئیشەکەم بە دقەک تەواو دێت هەر وەختێک بتانین یعنی شەوبی ڕۆژبی هەر سەعاتێک بمانەوێ موچەکەمان نتانی بچین وەرگین وە لە بۆ بازار و مۆڵ و ئیشی بازاری عنی بەڕاستی ئەو کارتە ئیشی پێ دەکەین پێشتر زۆر بە زەحمەتی سڕەمان دەگرت ئەو ڕۆژێ پێمان نەدەکرا زۆر زەحمەت بوو 2 ڕۆژ 3 ڕۆژی پێ دەچوون ڕاتبمان دەکرد وەرمان دەکرد بەس ئێستا زۆر ئاسانکاری کرایە ئەتوانی مەسەرەن چ بانقەک نزیکی ماڵتانە دەتوانی لەو بانقە لەوێ ڕاتبەکەی خۆت وەرگری هەژماری من پێشتر دەبات سوبای بانقی چاوەڕێت دەکرد ئیزدیحامەکی زۆر بەس ئێستا هەر کاتەشی شەوبی ئێوارەبی بەیانی بی هەر کاتەچی بی ئایتئێمەکە نزیکە دەچی بەبێ سڕە و یەکسەر وەری دەگری باز بخوا لە پارساڵ و تاکو ئێستا موچەکان لە کات و ساعتی خۆمەوە گرتووە تاکو ئێستا بە بەردەوامی وەماگرتەوە بێ کێشە ڕەنگە فەرمانگاکەن کە موچەکانیان دواکەوتە بەڵام ئین بە دووار کەوتووە تاکو ئێستا بە بەردەوامشین لەسەر پرۆژەی سوپاسی حکوومەتی کوردستان دەکەین بۆ ئەم جێبەجێکردنی پرۆژەیەکی زۆر باشە. باش ئەوە گوێبیستی قسەیە و کەسانە بن کە لە نێو نەخۆشخانەی لەدایکبووان و منداڵان لە هەولێر موچە وەرەگرن بەس بە پرسیارێکی هەبوو ئەو پرسیارەی وەڵام نەدایەوە ئەو نۆرەگرتنەکە گوتیان لە نێو باشە بەس دواتر پێم خۆش وەڵامی ئەوە بدەیەوە کە گوتی نۆرەگرتنی نێو دایرە ئێستا چۆتە سەر شەقام قەرەباڵغەکەی دایرە چۆتە نێو شەقام جا ئەگەر بە کورتیبی سوپاس دەکەین بۆی زۆرترین کەسەکان وەربگرین ئەگەر ئەوە بوو کاتەکەشی درێژەکەینەوە ئەگەر نەمانتوانێ هەموو قسە بکەین ئەوەی ئەیتیمەکان ڕاستە بەڵام وەکو باسم کرد پرۆژەکە تازەیە نوێیە 3 مانگ لەماو پێش موچەی 25,000 موچەخۆر بە ئەلکترۆنی دابەشکران ئەوانش لە ڕۆژی وەرگرتنی موچە یەکسەر بەرەو ئەیتیمەکان ڕۆیشتن بەڵام لە بوو مانگی دواتر کەم کرا کەمتریان بەرەو ئەیتیمەکان ڕۆیشتن مانگی 2 مانگ لەماو پێشش هەمان تەجربەمان هەبووە هەدەفی پرۆژەکە ئەیتیەم نییە ئەیتیەمەکان یا بڵێن ئامێری ڕاکێشانی پارە تەنیا بوو ئەوەیە موچەخۆر دڵنیا بتن لەوەی کە هەر کاتێک بیەوێ ئەتوانێت پارەی خۆی سەحبی کاتەوە بەڵام بەڕامەی تر هەن لێک کاتدانەچێت کاتێک جگەلەوە کۆمەڵێک پرۆژەی تر هەن کە لەگەڵ پرۆژەی هەژماری من با بڵێن لە چەند مانگی داهاتوو جێبەجێکرێن لە پانزیخانەکان با باز بکەین لەم دوایە ئینشاڵڵا لە چەند هەفتەی داهاتوو لە پانزیخانەکانی هەرێمی کوردستان جیهازی یان ئامێری خوێندنەوەی کارت دادەندرێن بۆ ئەوەی لە هەر پانزیخانەیەک بکارت پارەی سوتمەنی بدرێتن لە مەطعەمەکان لە هۆتێلەکان لە شوێنە باشە من فەرمانبەرێکم لە هەولێر دێمە سلێمانی ئەمە موچەکەم وەرگرم
ئێستا دوای بەرنامە بچمە سلێمانی لێکێک لای تیمێک موچەکەم ڕابچشم نتوانم ینی نەکتەنها لە هەولێریان لە سلێمانی تەنانەت لە وڵاتانی تریش تەمەەن ئەم خزمەت گوزاریە ئێستا لە بەردەست نییە لە بانقە حکومی بەڵام دەگەلی هەبوو دەیگوت لە هەندێک شوێنە پارە نەماوە ئەیتیمەکە طبیعیەکە کاکووان ئەیتیم خۆ ئەیتیم چییە جیهازەکە پارە لێ دادەنرێتن طبیعیە پارەکە نەمێنێتن ئەبێ بانقەکە دوای چەند نیو سعات دوای کاژێرێک ئێتن پڕیە کاتەوە تیمی گەڕکتان هەیە بێن پڕیکەنە تیمەکانی ئەمەنین بەسمی بانقەکان باڵێ بەردەوامیش ئەوی ترەکەن ئەنی پڕیەکەنەوە باشە با پرسیاری ئەوان لە وڵاتانی تریشی زۆر جار ئەگەر بەڕێستان ئەزمموونیەوەتان نەبێتن لە وڵاتانی تریشی زۆر تەبیە ئیتیمەک ئیش نەکاتن پارەی لێ نەمێنێتن کارەبای لێ نەمێنێتن خەت ئینترنێتە لێ نەمێنێتن گرنگ ئەوەیە پارەکە تەمین بکرێتن پاشەکەوتی موچەخۆر تەمین بکرێتن و ئەو بانقانەی کە بەشدارن لە پرۆژەکە تەمین بکرێن زۆر ئەوە گرنگە با کەسێشتر وەربگرین دەستان خۆش دڵشاد بابان مامۆستام کاک دڵشاد طبیعی هەر پرۆژەیەک کە لا نەکرێت ئەگەر لە قازانجی خەڵکی بێ بێگومان خەڵک قۆڵی ئەکات ئەمە گومانیتیانە بەڵام بۆچی ئێستا بێمەتوانەیەکی گەورە دروست بووە بەرامبەر بە پرۆژەی هەژماری من بەقەنعاتی ئێمە لە 32 ساڵی ڕابردووە ئێمە لە حکمڕانی هەرێمی کوردستان ئەگەر سەیکێن هێندە گرفت دروست بووە لە حکمڕانی هەرێمی کوردستانە هێندە بێمەتوانەیی دروست بووە خەڵک متمانەی بە هیچ شتێک نەماوە ئەمە خاڵە سەرەکیەکەیە لە کاتی ڕاگەاندنی ئەم پرۆژەیە حکوومەت هەرێمی کوردستان ئەیزانی کە خەڵک متمانەی بەم پرۆژە نابێت بۆچی نەهات متمانە بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان بۆ موچەخۆران ئێمە ملیۆنێک و 200,000 موچەخۆرمان هەیە بە ژمارە زیاتریش یعنی یەکێک لە خاڵە سەرەکیەکانی گەڕانەوە متمانە بچووکترین کارکە بیکردا حکوومەت هەرێم بۆ نمونە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە وایە کە بۆمە چەند ساڵە بەبێ هۆڕاگیراوە بەڕاستی ئەو متمانێکی سەرچی بوو ئەگەر بکرایە یەکێک لە ڕێگەکان بوو ئاخر ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستی ئەگەر حکوومەت هێرم ئەمەی بکردایە یەکێک لە ڕێگە سەرکیەکان بۆ خەڵک قەنەعەت هەژماری من ئەکرد باوەڕکە نە من خۆم ئامادەکردووە بۆ پلەبەرزکردنەوە لەوانێ نەعایدی ئەویش بێ بۆیە پێم خۆشە ئەگەر لە سەر هەژماری من پرسیارتەیە ئەو پرسیارەکە لێرە ئەمەیە بۆ نەستەر پرشتیارانی هەژماری من تو ساڵێ متمانە نەماوە ئەو کەسانی کە سەرپەرشتی پرۆژە هەژماری ئەزانن کە کاردانەوەیکی زۆر هەیە دژی ئەم پرۆژەیە ئەبوایە پرۆژیان تەقدیم کرا بۆ منە لەگەڵ حکوومەت بە جدی کاریان لەسەرمە بکدابیان تا ئەمەیەکی لە ڕێگەکان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین هەژماری من بە شێوازێکی جدی لە نێو خەڵکا جێبەجێ بکەین یعنی ئەمە بەرپرسیارەتی ئەمانە ئەمە بەشێکی بەرپرسیارەتەکە ئەگەوێتە سەرشانیان خاڵێکی تر بەڕاستی ئێمە بیر لۆ بکەینەوە ینی ئێستا ئێمە بۆ نمونە بانقی تیبیای ئەڵێن هاتوتە ناو ئەم پرۆژێ وایە ئەگەر ئەوەندەی بڵاوە نازان بە فەرمیە نافەرمیە بۆ نام بانقاڵە لە ماوەی مانگێک 2 مانگ 3 مانگ چەند مانگە بتوانم هەموو موشەخۆرانی هەرێمی کوردستان سابانقیان بۆ بکەمەوە بەڵام بە گوێری ئەو هەنگاوانەی کە ئێمە ئەیبینین لە پرۆژەی هەژماری منە هەنگاوەکان زۆر بە هێواشیان ڕۆن بە گوێری ئەو کۆتا زانیاری بۆ تا ساڵی 2000 کۆتایی 2025ش مليونێک موچەخۆر سابانقی بۆ ئەکرێتەوە ئەم ملیۆن موچەخۆرە ینی ئەم حسابی ئەوە کراوە بۆ لە ئێستا نازانم گەشتۆ لە چەند هەزار موچەخۆر کە لە بانقی لە هەژماری من موچە وەرەگرێت 50,000 چەنە ئەویان نازانم 400,000 تەقدیمی کرد بەڵام 50,000 وەرەگرێت تو حسابی ئەوە بکە تۆ ملیۆن ئێستا 25,000 یا 50,000 موچەخۆر ئەگەر موچەکەی لە جیهازی کە ئیتیەم وەرگێ سەرە ینی قەرەباڵخێک دروست بێ ئەگەر سبەینە بوو بە 100 بوو بە 300 بوو بە 400 حکومەت چۆن ئەمەگەوانە خێراکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە پێویستە بکرێت ینی بەجددی تۆ لە 50,000 موچەخۆر گرفتە بۆ دروست بێ لە 300,000 لە 500,000 لە ملیۆنێکە چۆن گرفتەکە زەمە چۆن چارەسەرەکە ئەمە خاڵێکی سەرەکی زۆر باشە تاوایکەم بۆ دواتر هەمووی بەیەک ئەگەر ئەمە خاڵێکی زۆر ئەگەر کورتی کەنەوە سواسانەکەم باوەڕ بکە و کاتە هەموو یاڕوا لەوانەیە نەتوانین خاڵێکمان هەیە بەڕاستی بمانوێ نەمانەوێت خەڵک یەکێک لە گرفتە گەورەکانی ئەو سنووری سلێمانی دووەکە هولێن بن قەنەعەتم بەو شتەنیا تۆزێکەکەت بەرزکۆ بۆ دەنگی باش بێمەتمانەیەکی بە هەموو پرۆژەکان ئەوەیە ئەڵە هەر پرۆژەیەکی تاراوە یا مەسئولێک یا کوڕە مەسئولێکی لە پشتە ئەمە گرفتەکەیە ئەبووایە پرۆژەی هەژماری من بەڕوونتر بۆ خەڵک ڕوون کرایەتەوە ئەگینا لەواچە پرۆژەی هەژماری من پرۆژێکی زۆر جوان بێت لە قازانجی خەڵکی بێت و هەروەها موچەخۆر ئیسفادە بکە من وەک موچەخۆرێک زۆرم پێخۆشە دەنگت بە خراپی دێت بەس ئەگەر ماکەکە نزیکەوە لە دەمن بۆی دەنگەکە بەباشی بگا من وەک موچەخۆرێک ئەفۆ وەک موچەخۆرێک پێم خۆشە لە جاتی ئەوەی بچم سەرە بگرم لە شوێنێکە
بچم لە کارتێکی بانکن بێ لە جاتی ئەوەی نیوە کەواتە تۆ ئەڵێ شەو بچم بە ساعتێک بە نیم ساعت کەواتە ئەمە کەسێکی لە پشت بێتن مەبەست لەوەیە ئەم پرۆژەیە تۆ مەبەست لەوەیە کەسێکی لە پشت بێتن نەخێر ئەی مەبەست لە چی بۆن مەڵێ هەر پرۆژێک هەر شتێکرێک کەسێک کوڕە مەسئولێک نازانم چی لە پشتە زین چۆن ئەو لە پرسیارەوە تاڵی تێ نەگەیشت باس لەوە کرد گوت هەر پرۆژێکی هەر شتێکە بێ کوڕە مەسئولێک نازانم چی لە پشتە یعنی پرۆژەیە ئەم پرۆژەیە مەبەستی مەدەوە نییە کە بۆن منە ئەم پرۆژێ ئەوەی ئەڵێم هەر پرۆژەیەک لە هەرێمی کوردستاندا کە ینی ئێستا بۆ منە سەرجەم پرۆژەکانی بە ئەوە بەریانان هەمووی لەو بابەتەیە خەڵکیش ئاوا سێری ئەم پرۆژانە ئاکات خەڵکیش ئاوا سێری ئەم پرۆژانە ئاکات زۆر باشە بەڕوونتر بۆ خەڵکی بتوانین خەڵکی دروست بێ بەرابەر ئەم پرۆژێ با کاغاز وەڵامیەوە بداتەوە یەک ئەو زیادەیە چۆن چارەسەرەکەن مەبەستم لەوە قەرباڵغی کە لە پێشەتی ئێمەکانە دروستە بێت لەوانەیە ئەڵێ ئێستا ڕێژێکی کەم خۆیان تۆمار کردووە زیاد بێت لەوانەیە قەرباڵغیکە یەکجار زۆر بێت چارەسەر ئێمە چییە؟ وەڵامتان بدەم نسبەت یەکەم من ئەگەر ئیجازەم دەدەن بۆ مناقەشەیەک بکەین چناوی موچەخۆری ئێستا حکوومەت لە کام بانک موچەی خۆت وەردەگری بانکی حکومی وەرگرتنی موچەکەت بەس یەک شوێنتان هەیە نییە دارەی خۆت لە دایرەی خۆت موچە وەرەگری بەس خۆت وەردەگریوە نییە نه دەزانم موچە ئێستا هیچ گرفتێکی تیانە بۆمە بۆن من نسمە بەڕێبراتێکی خۆم ژنێکی موچەمان هەیە بۆچگەێنێتە بەڕێبراتێکە لەوێ با چارێکی وەرەگرم ئەگەر بڵێ ئاسانە بەڵام من پێم خۆش ئاسانتر بێ ڕێگەیەکی باشتر زۆر سنووردارە لە یەک شوێنە وە ئێ باشە پرۆژەی هەژماری من حسابتان بۆ کاتەوە ئەمڕۆ ئەتوانی لە 200 شوێنی ئەم هەرێمە موچەی خۆتان وەربگرن لە کاتێکدا کە جەنابەت دەڵێ لە دارەی خۆم بەس ئەتوانە لە دارەی خۆم وەربگرم باشە لە هەرێمی کوردستان 94 بانکی حکومی هەن 1.2 ملیۆن موچەخۆر لە 94 شوێن پارەی خۆیان وەردەگرن یان لە دایرەکانیان باشە پرۆژەی هەژماری من تا کوتای ئەم ساڵ 1000 ATM دادنرێن کامیان قەرەباڵق لە کام شوێن زیاتر لە 1000 شوێن توانی موچە 1000 شوێن یان لە 94 شوێن نسبەت ئامارەکانیش کاکە ئەنی ئامانجی پرۆژەکە ڕاستە زیاتر لە 1.2 ملیۆن موچەخۆر هەن ئێستا لەم هەرێمە سەر بە حکومەتی هەرێم تا کوتای ئەم ساڵ 1 ملیۆن کەس تومارەکرێن موچەخۆر تومارەکرێن و من پێم وانییە پرۆژەکە دواکەوتووە یان بە هێواشی ڕاتن پرۆژەکە تا ئێستا زیاتر لە 425,000 موچەخۆر تومارکرا لە پرۆژەکە 425,000 کەس من پێم وایە دوای ئەم ئەزمونەش بەر لە کوتای ئەم ساڵە ئەگەینە ملیۆنێک موچەخۆر زۆر باشە بەس کاکەوە بەس یەک شتی تر من ئەم شتانە ئەڵێم بە دڵێکی کراوە با بڵێم با بچینە سەر پرۆژەی تاوتین TBI ئەڵێتن ئەتوانم لە ماوەی 2 مانگ توماریکەم وەنیە باشە بۆ تاوتین تا ئێستا تەواوی نەکردووە 7 ملیۆن موچەخۆر هەن لە سەر بە حکومەتی باغدا حکومەتی فدرالی 8 ساڵی تاوتین لە 2016 دەستی پێ کرد تا ئێستاش تەواوی نەکردووە تەواو نەبووە ڕێژەکان 95% ئێ باش ئەگە پرۆسەکە ئەوەندە ئاسان و خێرایە ئەدێ بۆ خۆیان جێبەجێ ناکەن زۆر باشە کاک عەزیز با من پرسیارێ بکەم دەگوترێت ئەوانەی بەشدارن لەو پرۆژەیە تەنها دەتوانن 170 پارەکانیان ڕاکێشن ئەسڵ و عەساد بوو نییە هیچ بنەمایەک بۆم شتانە نییە کاکوان 50,000 موچەخۆر لە مانگی ڕابردوو موچەی خۆیان ڕاکێشە 50,000 موچەخۆر سەدی موچەکەیان ڕاکێشەوە بەبێ هیچ گرفتێک باسی ئەوەمان بۆ مەکن وەڵی لە شوێنێک کارەبا بڕا وڵی لە شوێنێک پارە لە ئیتیمە بە باسی موچەخۆران بکەین باڵێ و لە بۆ مانگی داهاتوو ئەم ژمارەیە زیاد دەکرێتن بەرەو 100,000 من حەز دەکەم ئەم زانیاریەتان هەبیتن کاکوان طبعا لە هەفتەیەک لەماو پێش تیمەکەمان لەگەل وەزیری دارایی دانیشتن شێخاوات هەفتەیەک لەماو پێش واتیفاق کرا لەو کۆبوونەوەدا کە دوا مۆڵەت بوو موچەخۆری مەدەنی لە پارێزگای هەولێر ئەفۆ لە پارێزگای هەولێر
یەکی مانگی نوە بێتن ینی چی ینی لە یەکی مانگی نوەوە ئەم ساڵە موچەی کاش بۆ فەرمانبەری مەدەنی لە پارێزگای هەولێر ئیتر دابەش ناکرێتن ئیلا ئەبێ بە ڕێگای ئەلکترۆنی بێتن ئیجباریە ئەبێت ئیجباری بێت بۆ پارێزگای هەولێر بۆ بحکمی وەیە کە پرۆژەکە لە هەولێر دەست پێکرا مانگی نۆی ساڵی ڕابردوو دەستمان پێ کرد ڕێژەکە 96% باشە کەسێک مانگی نۆی ئەم ساڵە بێتە یەک ساڵ کەسێک بێ زانیاری وەرگری لەسەر پرۆژەی هەژماری من خۆ خەڵک هەر نایەتە لای ئێوە و لەوانەیە ئێوە و مەجالەشتان نەبێ بێنە لامانیش لەوانەیە و مەجالەشتان نەبێ خۆتان بەڵام خەڵک زانیاری چۆن دەستکەوێ وەڵی کاکو ماڵپەڕێک دانراوە سنتەرێکی خزمەت گوزاری ئەوەی 1991 دامەزراوە یعنی ئەو 1991 کە خەڵک تەلەفۆنی بۆکان باڵێ وەزیاتر لە 6,000 پەیوەندی تەلەفۆنیش تا ئێستا تەلەفۆنی بۆ بکەم وەڵام دەداتەوە وڵای کەفی خۆتی وەڵام دەداتن بەس ئێستا نازانم ئێستا باش با تەلەفۆنێکی بۆ بکەم بزانم سعات با ئێستا من تاکید کەمەوە بزانم تەلەفۆنەکەی بۆچی 1991 بەخێر بیت بۆ سنتەری خزمەتگوزاری چاودێری پرۆژەی هەژماری من بریکارەکانمان لە پەیوەندیدا دەبن بۆ هاوکاریکردنت تکایە ئاگادار بە مەبەستی باشترکردنی خزمەتگوزاریەکانمان ئەم پەیوەندیە تۆمار دەکرێت بەڕێزم حمادت لەگەڵ لە سنتەری خزمەتگوزاری هەژماریم چۆن تۆم یارمەتیتم ساوتان لێ بێت چۆنن باشن باش براس سپاس فەرمن من لە پارێزگای هەڵەبجەوە تەلەفۆنتان بۆ ئەەکەم چۆن بتوانم خۆم تۆمارکەم لە پرۆژەی هەژماری من بەزنایی بەڕێستان کۆڤان چێ کۆڤان عەزیز زۆر چاکە کۆڤان پەیوەندیت بە یەکەی ژمێریاریەوە کردی یان نامۆشتۆ نهاتیە هیچ وەڵام من یەکەم جارە دێم کەسێکم لە خوێندەوارم هیچ نازانم فەرمانبەرێکی ئاساییم و ئەمەوێ ناوی خۆم تۆمار بکەم بچمە شوێ چ زانیاریەکم پێ دەدەن بۆ بتوان سەردانی یەکەی ژمێریاری سەکا کۆڤان ئەوان پێت دەڵێت چێندە لۆی خۆت تۆمار پێ یەکەی ژمێریاری کوێ دایرەکەی خۆت لەناو سەر بە کامە دایری بەڵێ من کارگوزارێکم لە سەر بە وەزارەتی کارەبام بەڵێ زۆر چاکە مادەم لەی بچێندەر و لێندەر پێت دەڵێن کە چ پێ باشە لە بەشی ژمێریاری بەڵێ بەش حسابات لێندەر پێت دەڵێن کە بچێندەر باشە زۆری پێچێتە و ئەوەم بۆ بێتەوە ئەو کارتە نا وەک جاران جاران لەبەرەوەی کە سەرەتا بوو کەمەک درەنگ داتەوە بەڵام ئێستا زوو دێتەوە ئەگەر هیچ کێشەش تێدا نەبی زوو دێتەوە زوو دێتەوە ئەی خۆ تۆمارکردنەکە زۆری پێچێ ناناوشان لە مدەی نی ساعتە باشە گرێبەستم نیشان دەدەن لەوێ بزانام لەگەڵ بانقەی گرێبەستەکەم بخوێنمەوە جارێ بەس ئەوەیە کە خۆت تۆمار دەکەی کە کارتەکەی وەردەگرن تو گرێبەستەکەت پیشان دەدەن لە کاتی وەرگرتنی کارتەکە نیشان مەدەن وانە باشە ئەگەر دنیاش بوو لێندەر گوتیان کە پێشان نادەن لە کاتی باشە من ئەگەر بەلەسەوەی کە تەماشایەتی باشە ئەدیەگەر بۆ نمنا من ناوی خۆم تۆمار کردو موچەکەم چۆن وەربگرم ئایتیئەم لەوێ هەیە ئایتیئەمەکان دادەنرێن لە ناوچەی هەڵەبجە و دەوروبەریش دادەنرێن جیاوازە لەوەی کە هەیە تا دەمەی کە جەنابەت کارتەکەت وەردەگریەوە ئایتیئەمەکان دادەنرێت ئەو کاتێککە وەرم گرت دادەنرێت ئەو تەلەفۆنە بەردەوام تەلەفۆنتان بۆ بکەمەوە بەردەوام و تەلەفۆنە هەیە بتوانم مار کاتێک شەو بە تەلەفۆنتان بۆ بکەم بەیانی هەتاوەکو نۆی شەو سنتەرەکەیمە بەردەستە لەوەی کار چێشەکەتە پیش تەلەفۆن زۆر باشە کاکەجیان دەست خۆش بێ زۆر سپاس مەمنون دەست خۆش سپاس کاکازیزە و بەردەوامە ئەو کۆڵ سنتەرە بەردەوامە بڵێ باشە دوای تۆمارکردنەکە چۆن ئاگادارمانەکەنەوە بۆ منە فەرمانبەرێک ناوی خۆت تۆمار بکات و
تەلەفۆنیا بۆ کە نامەیان بۆ دەنێرن نامەیان بۆ دەنێرین کاکە کۆڤان چکە لە کاتی وەرگرتنی یان با بڵێن لە کاتی تومارکردن ژمارەی موبایل ئەوەی تەلەفۆن وەرەگرین یا ئەو موچەخۆرە زۆرەوەی بەیانی نامەیان بۆ بنێرین کورتە نامەیان بۆ بنێرین زۆر باشە بە خەڵکی تر وەربگرن خاتون بە هۆزار تۆفیق ئەندازیارم لە هۆزار تۆفیق ئەندازیارم و فەرمانبەرم زۆر باشە بەخێر بێت من سەرەتا حەزەکەم بۆ دەست پێ بکەم دەستخۆشیێکی زۆرم هەیە بۆ کابینی نێوەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پرۆژێکی سەرکەوتووە لەبەرەوەی ئەم پرۆژەیە بۆ خزمەتی هاوڵاتیانە بۆ ئەوەیە کە تۆ بیت بە ئاسانی بتوانیت ئەو پێداویستیانەی کە هەتا بگا بە دەستت کەواتە ئێماڵین پێشکەشکردنی خزمەت گوزاریە و بەرەو پێشبردننی سیستەمی بانکیە بەڕێزیان ڕخنەشیان هەیە کە دەڵێن پرۆژەیەکی باشە بەڵام ڕخنەشیان هەیە و سەرنجیان هەیە پێم خۆش دەستخۆشی لێکی سەرنجت هەیە لەسەری بەڵێ بەنیسبەت ئەم پرۆژەیەوە من وەکو ئەگەر بێم باسی ئەو بکەم بەڕاستی مافی هەوڵاتیە مافی فەرمانبەرە لە بەرامبەر ئەو ئەرکەیە ئێمە ئەبێ موچەیەک وەرگین ئەم موچەیە بەرامبەری چیە بەرامبەری ئەوەی کە تۆ کارێکت ئەنجامدا و مافەکەت وەرەگریت ناکرێت تۆ واریداتی داهاتی خێزانێکە میبەستیتەوە بە کارتێکەوە بەوەی کە ئایا وەرئەگیرێ وەرناگیرێت بەڕاستی ئەم بێمتمانەیە زۆرە یەکێک لەو شتانی کە ئێمە ئێستا بەداخەوە یعنی هەوڵێکی زۆری ئیراوە کە ئەم پرۆژەیە ڕابگەێنری لە ڕێگەی ئەلامەوە بوو بێت یان هەر کارێکی تریان کە کردبێ بەڵام من لە لای خۆمەوە وای ئەبینم کە کەم تەرخەمی بانکەکانە بۆچی ئەڵی کەم تەرخەمی بانکەکانە بەڕێز خۆشە ڕوونکردنەوە نەبی پرسیار بکەیت بەڵێ بن مەبەستم ئەوەیە کاتێکشەکە لێرە بەڕێوبەری بانقی زۆر باشە بەڵێ بەنسبەت ئەو گرێبەستەوەوان کەم تەرخەمن بانکەکان بەڵێ بێگومان پێچەڵم بۆ ڕوونیەکەمەوە باش ئەو گرێبەستەی کە هەیە پەیوەستنامەیە سەرەتای دەستپێکردنی کارەکە بریتە لەو گرێبەستە ئەم گرێبەستە ئەڵێن بە زمانی عەرەبی و ئینگلیزیە کاتێک تۆیت داوای ئەەکەیت لە کاتێکە ئێمە زمانی فەرمیمان کوردیە پێویست وایە بە زمانی کوردی بڵێ بدرێت بۆ هاوڵاتیە بۆ فەرمانبەرە بۆ ئەوەی تێبگات لەوەی چی لێ نووسراوە ئەم بڕگانە خاڵێکی تریشیان بەنسبەت هەر گرێبەستەکەوەیە کە گوایە بە ئەلکترۆنی ئیمزاکرێ بەپی قانون وایە تۆ کە گرێبەستێک ئیمزاکە ئەبێ وێنێک بدرێتەوە بە تۆی فەرمانبەر ئیتر لەگەڵ هەر لایەنێکە تۆ کۆنتراکتێکەکەیت زۆر باشە تەواو وەڵاهی ماوە وابزانام دەرفەت بۆوان تێش بدەی باشە ئەگەر کاتم بەنێ من سوپاسدانەکەم بەڕاستی ئەو متمانەیە کە ئێمە ئەڵین بۆ هەموو بانکەکان شیعارێکیان هەیە ئەڵێ متمانەی تۆ سەرمایی منە ئەمان نەیانتوانیوە متمانەی بەدەستبێنن بۆچی ئەیان توانی ئەم کێشەیە چارەسەرکەن سەردانی مەیدانی بەڕێوەبەرایەتی فەرمانگەکانەکەن لە نزیکەوە خزمەت گوزاریەکانیان پێشکەشەکەن ئەو مۆزەفانی کە گومانیان هەیە کە کێشەیەکیان هەیە یان لەگەڵ مدیری ئیدارەکانە بێندانیشن گفتوگۆ بکەن ئەو پرسیارانی کە هەیەە گەڵاڵە نەبێت و لە ڕێگەی سوشیال میدراوە قسەی لەسەر نەکرێت یەک پرسیارم هەیە بەنسبەت گرێبەستەکەەوە ئەگەر هات و خاڵێک بڕگەیەک لە بورگەکانت بەدڵ نەبوو ئەتوانیت ئەتراز بگری لەو بڕگەیە یاخود بەنسبەت ئێمەوە کاتێک ئەو فۆرمەمان پڕ کردەوە 4 بانکمان هەبوو بۆ ئەوەی کە چۆیسەکان لە بەردەستی 4 بانکە و ئێستا بانکەکان ژمارەیان زیاد کراوە ئەتوانین ئێمە ئەو فۆرمە وەرگرینەوە جارێکی تر وەکو بڵێ بیگۆڕین ئەو بانکە لەوانەیە بەدڵیان نەبێ لە ئێستاە وابزانم بە هەندێک پرسیارش بۆوان ترجێ بەڵێ باشە یەک تۆزیترم بنێ بۆ ئەوەی زۆر دەمێکەوێ فۆرمان پڕ کردوێتەوە و نێراوە بۆ هەژماری من بەڵام تا ئێستا جوابیان ناوینێتەوە چەند مانگێکی زۆرە بێت لەگەڵ یا پەیوەندیم کردو بۆ ژمارەیەوە کە بەڕێستان هەمان جوابیاومەتەوە کە ئەڵێ سەردانی بەشی ژمێریاری بەڕێوەبەرایەتێکە بکە لە کاتێکا کە ئەوان زانیاریان نییە لەسەر و بابەتە بۆ یەکە ئەڵین گومان دروستە بێت یەکێک لەو خاڵانی زۆر گومانی لەسەر لە ئێستاە ئەو گرێبەستەیە پێویستە لە مەڵپەڕەکە بڵاو بکرێتەوەوانێ و ڕوونکردنەوەی لەسەر بگرێت کاگازەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە وڵی 4 پرسیارە بکورتی یەکەم زۆربەی پرسیارەکان لەسەر گرێبەستەکە بوو نسبەت گرێبەستەکە وەکو باسم کرد جارێ لەسەر زمانەکە هەمان ئەو گرێبەستانن کە لە بەڕەمەی تەوتین ئیمزا ئەکرێن هەمان بانق و هەمان گرێبەستن من دواتر لەگە تیمەکەش قسە دەکەم هەوڵ ئەدەین با بزانین ئەگەر لە ڕێگای بانقی
ناوەندیەوە هەوڵ بدەین ئەم گرێبەستانە بکرێنە بە کوردی بەڵام بڕیارەکەی حکوومەتی هەرێم نییە گرێبەستەکان هی بانقەکانن بەڵێ ئەوەی کە سەرپرشتی یان بڵێن ڕێکخەری سێکتەری بانقی لە عێراق بگشتی بانقی مرکزیە یعنی بانقی مرکز گرێبەستەکان هەمان گرێبەستی هەمان ئەو گرێبەستان هەمان گرێبەستی تەوتینن لەبەرەوەی بە عەرەبیە یان کاکوان هەر بانقێک و طبیعەتی خۆی هەیە هەشت بانقن لە پرۆژەی هێژماری من خۆ هەر هەشتیان داوای گرێبەست ناکەن هەندێکیان داوای گرێبەست دەکەن هەندێکیانیش ئەڵێن بەبێ گرێبەستە ئەمە ئەبێ موچەخۆر خۆی بڕیار بداتن جناب دەڵێ ئەگەر بانقێکتان هەڵبژاردووە ئەتوانن دواتر ئەو فۆرمان سەحبی بکەنەوە و بانقێکی تر هەڵبژێرن چەندین جار باسی ئەم بابەتەمان کردووە هوزار خان کوتای ئەم ساڵ موچەخۆر ئازا دەبێ بانقی خۆی بگۆڕێت مانگی من هیوادارم مانگی یەکی ساڵی داهاتوو جنابەت حەدت لەو بانقە نییە کە هەڵت بژاردووە بڕوونەوە بانقێکی تر بەڵام مەبدەئی پرۆژەکە ئەوەیە ئەبێ یەکەم اختیاری بتن بانقەکان و دووەم مەجال بدرێتە موچەخۆر بانقی خۆی بیگۆڕتن ئەگەر وانەکەین ئەخۆ ئەگەر یەکێک لە بەڕێزەکان باسی بانقەکانی کرد گوتی ئەم بانقە سەر بە حەزبەکەن یان کەسەکە ئێواشە باش ئەگەر هەدەفی ئەم حکوومەتە ئەوە بتن پشگیری یان لایەنگیری بانقێک بکاتن یان حزبێک یان عشیرەتێک یان کەسێک بکاتن ئەرێ من بۆ من خۆم بانقەکە هەڵی نەبێژێرم بۆ جنابەت هەشت بانقن ئەگەر نیەتم ئەوە بتن لایەنگیری بانقێک بکەن من جنابەت دەڵێم خۆتان تومارکەن من بانقەکە هەڵدەبێژێرم لە جیادی جنابەت خۆمان نەگوتووە ئەڵێن هەشت بانقن موچەخۆر خۆی سەرپشکە لە دەستنیشانکردنی بانقەکەی ئەوەی لەو گرێبەستەیە یەکێک لە بورگەکانت ئەوە نەبێت تۆ بڵێ مەسەلەن تا ساڵێک تا 2 ساڵ تۆ ناتوانێت هیچ کەم خۆم نەمبینیەوە بەڕاستی بەشواناڵێتن و بوو نسبەت ئەفۆم کە بەس ئەو پرسیاری سێمیش گرنگ بوو کاکووان جنابەت باسی گرێبەستەکەت کرد بەس باسی ئیمزای کرد کە ئیمزاکە بە ئەلکترۆنیا لەبەر یەک سەبەب سەبەبەکە چییە؟ هەر موچەخۆرێک با بڵێن لە چەند بانقێکی دیاری کراوە ئەبێ گرێبەستێکی ئیمزاکەن ئەو گرێبەستە حەسە بانق گرێبەست هەیە 2 لاپەڕە گرێبەست هەیە 12 لاپەڕە باشە من چۆن ئەگەر بە وەرەقە بێتن ئەگەر بە قەلەم و وەرەقە بێتن من زانی کێشەیەکی گەورە من چۆن ئەم هەماهەنگیە ئەەکەم لەگەل 8 بانق لە بۆ ئەوەی گرێبەستەکان ئەسڵی و بە وەرەقە نەقلیان بکەم لە نێوان 1.2 ملیۆن موچەخۆر و 8 بانق یعنی ئەکاتە 10 گرنگەکە لە بانقی ناوەندی باوەڕ پێکرێ مەبەستمەوە بووە ئێمە ئەستیسناءێکمان وەرگرتووە لە بانقی ناوەندی کە گرێبەستەکە بە ئەلکترۆنی بکرێتن بوو چی وامان کرد بۆ ئەوەی پرۆسەکە بە خێراتر بڕواتن لە بۆ تومارکردنی هەر موچەخۆرێک 2 تا 3 دقیقە ئەخاینەتن خۆ چۆن ئەگەر وانە بیتن چۆن کەمکردنەوەی ڕۆتینە بەس بۆ ئەوەی کەمکردن ڕۆتین کەم بکرێتن جنابەت نسخەی گرێبەستەوێ من ئەگەر پێت خۆشە من بەیانی لەگەڵ دێم با بچینە بانقی ئەو بانقەی کە جنابەت هەڵی بژاردووە ئەگەر کۆپیەکتە نەداتێ من خۆم وەکو حکوومەت سکاڵایان لەسەر دەکەم ئەو شتریشی گوتگوتی پڕم کردوەوە تا ئێستا وەڵام نەدراوەتەوە ئەچمە ژمێریارە هیچ زانیاریکم لەسەری نییە من ئەگەر دواتر ناوی سیانی جنابەت وەربگرم با بڵانم سەبەبەکە چی ینی هیچ نامەیەکش بوو نهاتووە کورتە نامەیەکم بۆ هاتووە ئەڵێ چاوەڕێکە لە ئایندەیەەکە لە دوای بەرنامە ناوی خۆتی بڵێ باو خۆی متابع بکات ئەو بەڕێوەبەری بانقە بانقی ماڵکەنی خوا دووبارێ بکەوە شۆخان عومەر بەڕێوەبەری بانقی ماڵکەنی شۆخان خان بەس بەر لەوەی دەست پێ بکەوە بێ قەتعات نەکەم نزیک بکەوە ماکەکە بۆی دەنگت بە باشی بکات زۆر باشە من سوپاسی حکوومەتی هەرێمەکەم طبعاً بۆم پرۆژەیە لە بەروی پرۆژێکی زۆر باشە بەڵام ویستم سەبارەت بۆ شتانی کە پەیوەندی بە بانق و دابەشکردنی موچەوە هەیە قسە بکەم یەکێک لەوانی خۆتان ئەزان کە شێوازی دابەشکردنی موچە زۆر تەقلیدی و بەڕاستی سیستەمێکی کۆن بوو هەموو ئەزانین بەڵام لە ماوەیەکی ڕابردووە لە چەند ساڵی خۆت لێ ڕازی تا ڕادێک لە ئێستا بەڵێ
ئێستا ئەڵێم بۆچی لەبەر ئەوەی کە پرۆژێکی گەورە هەبوو هی جەنابی وەزیری دارایی وەزارەتی دارایی بوو لەگەڵ بانقی ناوەندی هەرێم و بانقی مەڵکەنیاکردنەوەی چەند نووسنگەیەک بوو کە سەر بە بانقی مەڵکەنی بوون قەڵەباڵغی نەما لە بانقەکانە و چەندین خزمەتگوزاری باشمان پێشکەش کرد بە خانە نشینان لەوانەیە جەنابتان ئاگادار بن بەڵێ زۆر باش بوون وەکو خزمەتگوزاری تیمی تەندروستی بوو و شوێنێک هەبوو لەی دائانیشتن یعنی بەڕاستی خزمەتگوزاریەکان زۆر باش بوون تا ڕادێک لە ئێستاە دابشکردنی موچە زۆر بەباشی بەڕێوە ئەڕوات یەکێکی کەش لەوانە سیستەمی دانانی سیستەمی ئەلکترۆنی بوو کە ئەوش کار ئاسانێکی زۆر باشی کردبوو بۆ هەموو خانەنشینان ئەوش وەبزانم ئیعلام بینی و هەموو شتێک زۆر بەباشی ئەڕۆشت بەڵام پرسیارەکەم ئەوە بوو ئایا لە کاتێکە موچەی خانەنشینی بۆ نمونە ئەچێتە هەژماری منەوە چه خزمەت گوزاریەک هەیە کە ئێستا لە بانقەکە هەیە و لەوێ چیان بۆکەن بەرامبەر و خزمەت گوزاریانی کە ئێستا لە بانقەکانە هەن باش بەڵێ وەڵام ئەنجا شتێکی کەش بەڵێ وەڵام داتەوە تۆ بەڕێوەبەری بانک خۆتۆمارکردن لە پرۆسێ هەژماری من چۆنە لەوێ زۆر باشە ئێمە یەکەم بانک بوون کە ستافی هەژماری من لەوێ دەست بەکار بوون طبعاً زۆریشم پێخۆش بوو خۆشحاڵیەوە بەڕاستی زۆر باش بوو بەلامەوە سێر ئەڵێن لێرەکەمە لەبەر ئەوەی من قەڵەباڵغێکی وا دروست بوو هەموو ئیعلام لەوێ بوو کە یعنی خۆم تەلەفۆنم کردووە عزیزیش نیگەرانە وەڵام من نیگەرانی من هیوادارم ڕێژەکە زیاتر بکرێتن بەڵام بێت هۆکارەکەش علاش بکرێت من خۆم کە یەکەم جار دەستی پێکرد پرۆژەی هەژماری من زۆر قەڵەباڵغی هەبوو لە بانقی مەڵکەنی و هەموو ئیعلامیش لەوێ بوون کە ئەم قەڵەباڵغیە بۆ هەیە حتا من لە ڕێگەی ئێستا باشە ئێستا زۆر هادە ئەو بەباشی ئەڕوات بەڵام لە هینە ئەسکەریەکانە زۆر باش ئەو خانشینەکانە هەی پرسیارترت هەیە بەڵێ دانانی هین POS-ەکان چیان لێ بەسەر هاتیانمەبەستمەوەیە کەمکردنەوەی سویلەی نەقدی یعنی ئەمەوێت بۆ نمونە کاتێک کە ئەم پرۆژەیە زۆر گەورەیە لەکەیە ئێمە ئەتوانین بۆ نمونە سویلەی نەقدی کەم بەکاربێنین یعنی کارێکی وا بکەین لەبەروی لە ئێستا بەڕاستی کێشەی دابشکردنی موچە نەمان کەمی سویلەی نەقدیە بۆ نمونە هەژماری منیش دیسان هەرو کێشەیەم بۆ دروست کاتەوە و لە پڕبڵێن پارە نەمایان نازام چی ئەینەن کێشە دروستە بێتەوە بەڵام لە ئێستا بەڕاستی من ئەڵێم لە سیستەمی دابشکردنی موچە ڕاستە کۆنا تەقلیدیە بەڵام مەجموعی خزمەتگوزاری هەیە هیچ نەبێ خانەنشینەکە کێت مامۆستاکەم کێ دەرسی پێوتون بۆ نمونە کێتە ناو بانقەکەوە یعنی دڵم خۆشە هیچ نەبێ کورسێکم بۆ داناوە فێنکەرەوەیەک هەیە دانیشێت یعنی شەرمەزار نابم بەرامبەری باشە کاتێک ئەڕوا لە ATM-ێک موچە بەس لە بانقەکەی ئێوە ئەوها باشە ئێمە شەشنووسنگە کراوەتەوە ئەوە ویستم ئاماژەی پێبم هەموو موچەکان گواستراونەتەوە سەر بانقی مەڵکەنی مەبەستم خانەنشینە هەموو لە سەربانقی مەڵکەنین و 6 نووسنگە کراوەتەوە لە هەموو ئەو نووسنگانەی ئێمە خزمەتگوزاری هەیە طبعا پێویستە سوپاسی وەزیری دارایی بکەین کە بە بەردەوامی پاڵپشتی خانەنشینە و لە پشتمانە و ئەم پرۆژەی وەزارەتی دارایی و بانقی ناوەندی هەرێم بۆ بەڕاستی لە ڕێگەی بانقی مەڵکەنیەوە جێبەجێ کرا سوپاس بۆخوا لەوەتی ئەم نووسنگانە هەیە یعنی هەموو شتێک بەباشی ئەڕوا هیوادارم کاتێک کە ئەڕۆن لە بەردەم ئەیتیمەوە بۆ من هەرەوەی کە زانیمە لە سلێمانی کەم بووە لەوانێ ئەوەی تۆ بۆ من سوپرایز بێکە ئەڵێ زۆرە لەلای ئێمە هەیە باشە زۆر باشە پرسیارتت ما بە کاغازی وەڵامیان بداتەوە یەک خزمەتگوزاری بۆ خانەنشینان یەکێک لە خزمەتگوزاریەکەوانە گرێتەوە 2 POS کە زۆر گرنگە نسبەت بە لە POS-ەوە دەست پێ بکەم POS-ەکان وەکو باسم کرد ئەمە بەڕامەیەکی تری حکوومەتە ئەبێ لەگەل شوێنە بازرگانیەکان ڕێکەوین لەسەر دانانی POS-ەکان بەڵام ئەبێ بە ڕێمایی بکرێتن ئەبێ بە کەرتی تایبەت بە گشتی تەعاملیان لەگەل بکرێتن و هانیان بدەین ئەم POS-انە یان ئامێری خوێندنەوەی کارت دابدرێن بەڵام وەکو بانقەکان بانقە کە ATM-ێک دادەنرێتن کولفەی هەیە لەسەری بۆ کارەبا بۆ ئینتەرنێت بۆ کرێ بۆ شوێن دانانی پوینت ئۆف سێڵیش یان ئامێری خوێندنەوەی کارت هەمان کێشەیان هەیە کێشەکە چییە کولفەی لەسرە ئەبێ حکوومەت و ئێستا من گەشتبینم لەو گفتوگوانەی کە هەن لەگەل چەند پانزیخانەیەک
ئەبێ حکوومەت لەگەل شوێنە بازرگانیەکان ڕێکاتە سەرتا لە بەنزخانەکان دەست پێکەن ئەبێ لە پانەکان ئەو زەختەی لەسەر ئایتی ئێمەکانە بۆی نامێنێت کەمترە بێ کاکوبا من دڵنیاتان دەکەم ئەم بەڕامەیە لە دوای من گەشتبینم بەر لە کوتایی ئەمساڵ زەخت لەسەر ئامێری ڕاکێشانی پارە زۆر کەمەکرێتن زۆر کەمەکرێتن ساڵە گەرمای باڵێ کەس خۆی تۆمار کردووە و نسبەت شوقەخان نسبەت خانە نشین من خۆم لەگەل جنابی وەزیری دارایی ئابووری چەندین جار لەگەری دانیشتومە لە سەرم بابەتەش ئەوەی کە لە سلێمانی ئەنجام درا من پێم وایە ئەمە پرۆژەیەکی باشە و ڕێزگرتنە لەبەر خانە نیشان بۆ ئەوەی نورە نەگرن لە بەردەم یان لە کاتی هاوی نۆتستان و ئەو کاتانە ئەگەر چینە بتن شایستەی باشترن بەڵام دەستپێکێکی گونجاوە باشە بۆ خانە نیشان بەڵام ئەبێ ئەعتیراف ینی ئەبێ دان بوەتەش بدەین کە خدمەتگوزاری ئەو پرۆژەیە تا ڕادەیەک سنووردارە باشە ئەو خانەنشینە هەر ئەبێ سەردانی ئەو نووسنگەیە بکاتن خانەنشینی بەسە گەرماکەکە نزیکەی ئەم سیستەمەکە هەیە ئەلکترۆنیەکە لە هەر شەش نووسنگەکە ئەتوانێت لە کامیان لە ماڵەکەیەوە نزیکە ئەتوانێت بەڵام ئەمە سیستەمێکی محلیە یعنی بۆیە ئێمە بەباشی نازانی لە بروی زۆر محلیە هیچ نییە تەنها ئەڕوا ئەو نووسنگێکە لە ماڵەکەیەوە نزیکە ئەڕات و موچەکەی وەرگێ هیچ شتێکی کەی لەگەڵانیە مەبەستم شوقەخانکە سنووردارەکەش لە چی پێک دێتن ئەو خانە نیشە با بڵێن ناتوانێت لە دهۆکیان لە هەولێر موچەی خۆی ڕاکێشتن باش ناتوانێت بەیانی سەفەر بکاتن وەریگرتن موچەکەی ناتوانێتن سلفایك وەربگرتن ناتوانێت قەرزێک وەربگرتن سیستەمی ئۆنلاین نیە ئەیتیەمێک نییە ئەوجار لەبەرەوە ئەوەی کە جیاوازی لە نێوان هەژماری من وەکو پرۆژەکە لەگەل ئەوەی کە پێشتر کراوە ئەم جیاوازیانن باشە خانشینێکی زۆر جیاوازە لە کارتی موچە خانشینێک لە دەرەوە بێت کاگازیز مەبەستم لە دەرەوەی وڵاتە چۆن دەتوانێت خۆی تۆمار بکات ئێستا سیستەمێکی فۆرمەکە بە ئۆنلاینیش ئامادەکراوە کاکوبوون ئەبێت هەر دایرەیەک و خۆی ئاگدارمان بکاتەوە کە کام موچەخۆر لە دەروەی وڵاتە مەسەلا ئەو حالەتە هەن زۆریشن لینکیشیان بۆ نێردراوە خۆیان تومارەکەن بەڵام هەر ئەبێ بگەڕێنەوە هەرێمی کوردستان بۆ ئەوەی خۆیان لە کاتی ئیمزاەکە باشە چەند خانشین خۆی تۆمار کردو تا ئێستا لە باسی ئەوم کرد کە چەند گروپەکەن ها فەرمانبەری مەدەنی عسکەری خانەنشین چەند گروپێکی ئەمنی خانەنشین سێ هەفتە لەمەو پێش پرۆژەی تاقیکاری دەست پێکرا سێ هەفتە لەمەو زۆر باش و من زۆریش ینی با بڵێم گەشتبینم لە ڕێژەی تومارکردن تا ئێستا 70% زیاترە زۆر باشە بە بەڕێستانە جارە سوپاسدانەکەین سوپاسی کە عەزیز و بەخێر بیت تەواوە کێشەی نییە بەڕێستن سوپاسی بەڕێستانەکەین بۆ ئەم بەرنامەیە بە بڕای من هەروەکو بەڕێستان ناوی خۆت ئەگەر بڵێ بەڵێ ناوی خۆت زەحمەت عومەر عەلی لە یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی ڕۆژهەڵات ئەگەر سەرنج بدەین بەڕێستان هەر لە پێشەوە باسی بێمتمانەیتان کرد خۆی لە ڕاستیە ناوتۆمار نەکردنەکەش بە شێوەیە گشتی لای فەرمانبەرانی سلێمانی بۆ ئەو ئەگەڕێتەوە و من پێم وانییە لای فەرمانبەرانی دهۆک و هەولێرش متمانە هەبێ بەڵام کەوتونە واقعێکەوە ناوی خۆیان تۆمار کردو لەو پرۆژەیە بەست لەوەی متمانەتان نییە بەڵێ متمانە نییە هەموو ئەو بانکانەی کە لە پرۆژەی هەژماری منە هەن بانکی ئەهلین و ئێمە بانکێکی نیشتیمانیمانە لە هەرێمی کوردستان بەڵام لە بەغا ئێستا بانکی ڕافدەی بانکێکی حکوومیە بانکی مرکزی لە دواوەیە بانکێکی دەوڵەتیە دەوڵەت تەمویلانەکە لەبەر ئەوە یعنی موچەی دواناکەوێ لە کاتی خۆی ئەدرێ و خەڵک مەترسی نیە لە دواکەوتنی موچەکە بەڵام ئەمەی هەرێمی کوردستان شتێک گۆڕانکاریە مەجالم بدەیتێ ئەو یەکەم لە قسەکانی گوتی ئەوانە هەمویان بیمە کراون باشە لە بانقی ناوەندیە و تەمویلی شەکرن لەلایەن ئەوانەوە حیزبەکانی لە پشت نییە ئەمانە بانکی ئەهلین ئەمانە بانکی ئەهلین تێگەی لە بانکی ئەهلیە خەڵک چی ئەوێ خەڵک گرفتارە بەوەی کە کێشە ئابووری و کێشەی موچە تێکەڵ بە کێشەی سیاسی کراوە ئەوێ بە تەواوی لە کێشەی سیاسی بێتە دەرەوە
و لە ململانە سیاسیەکان دوور خرێتەوە. ئێستا بۆ نمونە حتا لەم کێشەیە چێ زەمانەتی ئەوواکە یەکێتی و پارتی بەهۆی ململانە سیاسیەکانەوە سبێنی کێشە بۆ ئەمە دروست نەکەنەوە. لەبەر ئەوە ئەمە گرفتێکە ئەبێ ئەمە حل کرێ. ئێستا خەڵک حەزەکە بۆچی حەزەکە بچێتە ڕافیدەین و ڕەشید بۆ ئەوەی بە تەواوی لە ململانی سیاسی دوور بخرێتەوە و جارێکی تر ململانە سیاسیەکانی نێوان بەغا و هەرێم، نێوان یەکێتی و پارتی، نێوان ئێران و هەرێم ئەمانەت کاریگەریان نەمێنێ لەسەر مەسلەی موچە لە هەرێمی کوردستانە. موچەخۆر موچەکەی وەربگرێ بە دوور لە ململانەیەکی سیاسی. ئێستا پرسیارەکە ئەوەیە باشە حکوومەتی هەرێم بۆ ڕێنادا لە ڕەشید و ڕافیدەین بێ و بە تەواوی موچە لە ململانەی سیاسی دوور بخرێتەوە. ئەو کاتە موچەخۆر موچەکەی لە بانکێک وەربگرێ، هەموو سەریمانکێ موچەی خۆی وەربگرێ و ئەمە نەمێنێ کە ئایا زۆر باش حیزب چۆن تەمویلی حکوومەت دەکا و حیزب دەست نەخاتە. من یەک پرسیارێکی جدیش لێرەیە. ئێستا ئەگەر ئەم مەسەلەیە دوور بخرێتەوە لە ئەم بانقانە لە هەژمونی من بچێتە سەر بانکی ڕەشید و ڕافیدەین باشە بۆ دەستیقەت بە بانقی ڕەشید و ڕافیدەینە چێ ناوانش کەسێکیان لە پشت لەبەر ئەوەی باشە ئێستا چۆن نەزانێوان کەسیان لە حکوومەتی هەرێم ڕازی بۆ نەوتەکەی بڕاتەوە بەقا واریداتی ناوخۆ تەسلیم تەسلیم کاتەوە. باشە خێرە بۆ ڕازی نابێ موچەکە لە بەقاوە بدرێ. بەسێک زان دزی سەدە لە بانقی ڕەشید و ڕافیدەین بوو بەڵێ دزی سەدە لەو دوو بانقە بوو بەڵێ ئەدی چۆن متمانەی پێەکەی نانە ئەوەشە بوو بەس ئایا سەیری موچەخۆرانی بەغا بکە بە درێژایی ساڵانی ڕابردوو ڕۆژێکە بۆ ماگانە موچەکانیان دواکەوێ هەمووی لە کاتی خۆیان نەدراوە کەی پاشەکەوت هەبووە کەی دواکەوتن هەبوو زۆر کەی هینکە بوو. لەبەرەوە یەک پرسیاری ئەخیرم ئەوەیە کە بەڕاستی ئەگەر بێت و ئەم موچەیە بچێتە ڕەشید و ڕافیدەین باشە ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردنە ڕووی نەهەرێمی کوردستانە باشە ئێستا زۆربەی ئەو بانکانە نزیکن لە ژێر هەژمونی یەکێتی و پارتیان و زۆربەی بڕیارەکەی ئێستا لە ژێر دەسەڵاتی سەرۆکوەزیرانە. ئەخیر ئەوەیە پرسیارم ئەمێ باشە ئەگەر لە هەڵبژاردننی داهات دەستی حزب لەناو ئەویانە بێ ئەو پرسیارەکەی تۆ بەس ئەمە سەیریکە بۆ درێژی نەکەن و دەرفەتیان پێ بدەین قسە بکەن. ئەخیر پرسیارم لە هەڵبژاردننی مانگی دەیە ئەگەر یەکەتی و پارتی لە هەڵبژارنا دەرنەچوونەوە باشە یعنی ئەم هەژمونی منە چی لێ دێ ئەوە ئەگەرێکە لەوانەیە لە هەڵبژارنی داهاتوە دەرنەچنەوە و نەتوان حکوومەت پێک بێن. بە پرسیارێکی سادت لێ بکەم هیچ ئینتیمایەکی سیاسیت هەیە؟ هەموو کەس ئینتیمای سیاسی هەیە بڕوامەکە هیچ ئەمانەی لێرن بێ ئینتیمای سیاسی دانیشتە بن. من بڕام نییە لە هەرێمی کوردستانە کەسێک من یەکەم قسە گوتم ئەو پرۆژەیە پێم خۆشە یەکێتی و پارتی و ئۆپۆزیسیۆن هەمووی لێ دەربکەین. بەڵێ ئێستا من بۆ وەکو ڕۆژنامە نووسێک ها بۆنی سیاسی لەو شتانە بەس من پێم خۆشە وش وەڵام بداتەوە یەکێتی و پارتی دەست لەو پرۆژەیە وەرەدەن یاخودنا. بەس ئەمە من هیچ شتێکی سیاسی تیان نەبوو بەرژەوەندی موچەخۆرانی هەرێم زۆر باشە لەوەیە کە لە ململانە سیاسیەکان دوور بکەوێتەوە. باش کاگازیز وڵی من نازان وەڵامی کامیان بدەم هەمووی یەک ئامانجەکە یەکشت بوو باسی ڕەشید و ڕافیدەین بکەم کاکەمەر. باش پێم بڵێ دیدگای سەرۆکوەزیران بۆ ئەم پرۆژێ چی دواتر وەڵامی بدەوە. کاک کوان سەرۆکوەزیران باسی کردووە کە ئەبێ بەرەو قۆناغێکی نوێ بڕوین. ئەم سیستەمە کۆنەی کە ئەمە 34 ساڵە پیادا پێکرێتن یان جێبەجێکرێتن لەم وڵاتە ئێمە ئیتر ناتوانین بەردەوامی لەم سیستەمەدا. باش ئەبێ بەرەو ئابوووریەکی فراوانتر بڕوین. ئەبێ بەرەو ئابوووریەکی بەهێزتر بڕوین. هەدەفی سەرۆکوەزیران ئەوەیە خزمەتگوزاریەکی شایستە و گونجاو بگاتە موچەخۆران. ئەگەر نە ئەگەر دیدگاکە ئەوە بێتن ئەوەی کاک عومەر باسی کرد کە موچەخۆر موچەکەی وەکو پێویست داوین نەکرێتن و مانگانە لە بەردەم 94 بانقی حکومی نورە بگرن و موچەکەیان موچەکەیان لە دایرەکان دابش بکرێت. باوەکو خۆی بڕواتن وەکو کۆن بمێنێ ئەڵێن سیستمێکی ئابووری پێشک بەڵام زەمانەتی پێویستە زەمانەتی ئەمە هەر کێشەیەک هەبێ لەوانەیە چێتی و پارتیا بێت دەست بخەنەوە ئەو پرۆژێ. من پێم وایە ئەمە تەنها لەگەڵ ڕێزم کاکمەرە من پێم وایە ئەمە تەنها لە سوشل میدیا باز کراوە. 8 بانک بەشدارن لە هەژمارەی سیاسی کاریگەری هیچ کاریگەری نییە بۆ چکە سێکتەری بانقی ئەم وڵاتە عێراق لە ژێر سەرپرشتی و ڕێمایی بانقی ناوەندیە
نە لە حکوومەتی بەغدا نە لە حکوومەتی هەرێم جنابەت دەڵێ چەند بانقێک سەر بە چەند حەزبەکەن کام بانک کاک عومەر من حەز دەکەم ڕاشکەوە نەبین با مناقەشە بکەین یاڵە باشە لە ئەو بانقانەی کە لە هەژماری منان هیچ نزیکایەتیان لە پارتی و سەرۆکی حکوومەت نییە نەخێر من ئامادەم کاک عومەر من ئێستا هاتوومەتە لە بەردەم جەنابتان بۆ ئەی مناقەشەیەکی کراوە و با بڵێن تۆزێک گرژیش بکەین وە ئێتا بم بڵێ کام بانق من ئێستا بە جەناب دەڵێ زۆر باش بەس لەسەرەمە یەک دقیقە جەناب دەڵێ ئەم بانقانە سەر بە چەند حەزبەکەن وە نییە ئێ باشە من بۆ خۆم من بۆ بانقەکە لە جیاتی جەنابەت دەست نیشان نەکەم جەنابەت وەرە ناو خۆتان تومارکەن لە ناو هەژماری من بەڵام من لە جیاتی جەنابتان تومار دەکەم لەسەر ناو بانقێکی دیاری کراوە پێت خۆشە بەس پرسیارەکە ئەوەیە ئێمە لە چوارچێوەی هەرێمێکی فیدراڵیان لەگەڵ عێراق چوارچێوەی هەرێمێکی فیدراڵیان بۆ ڕێگە نادەن لە ڕەشید و ڕافیدەین لێ بۆچی ڕێگە نادەن با بڵێن بەیانی طبعا ناکرێتن با پێتان بڵێن بۆ ناکرێتن اینجا بێمە سەر بەدیلەکە کاک مەرزانی سێکتەری بانقی ئەوەندە ئاسان نییە من خۆم لێرە بڕیارێک بدەم بەیانی بڵێن با ڕەشید و ڕافندەین بێنەوە پرۆژەکە جنابەت موچەخۆری من بەیانی باوەکو میساڵ بڵێم ها با بڵێن بەیانی ڕەشید و ڕافندەین قبولمان کرد جنابەت خۆتان لەکوێ تومار دەکەی من حەز دەکەم ئەم پرسیارە زۆر گرنگە موچەخۆر بزانێتن جنابەت بەیانی خۆت لەکوێ تومار دەکەی لە بۆ ڕەشید و ڕافندەین لێکێک لەو بانقان کام بانق بانکی ڕەشید بانکی ڕەشید لەقی هەیە لە کوردستان آخر یەکێتی و پارتی ناهێڵی لقیان هەبێ لە کوردستان وەرە بچنە بنچینەی شتەکانەوە هەموو هەبووە هەموو یەکێتی و پارتی دەستی بەسەرا ناهێڵن لق بکەن با منێک پرسیار لە جەناب بکەم من گوتم دزی سەدە لە بانقی ڕاشیدین و ڕەشید و ڕافیدین کراوە ینی لەوە زیاتر کارەساتر چی هەیە ئەگەر جەنابتان بەڕەمەکە بە ئەنقەست ئەوها داڕشت کراوە و من حەز دەکەم ئەم بەرچەوڕنیەتان هەبیتن کە ئەمە لەسەر تعلیماتەکە لەلایەن سەرۆک وەزیرانەوە ئەگەر گومانتان هەیە 8 بانک بەشدارن لە هەژماری من گومانتان هەیە لەسەر حوتەکەی تر کاکە TBI بانکی حکومی فدرالیە فەرمو خۆتان تومارکە سەر بە TBI کێشەکە چییە با کەسێشتر وەربگرین فەرمو ئەم کارتان باش من ناوم باجەد ئەحمەدە خوێندکاری دکتۆرام لە زانکۆی سلێمانی طبیعی من سێ پرسیارم هەیە لە جەنابەت و بەر بە پرسیار خۆت یەکەمیان ئەم عینادی سیاسی کێسا هەیە لە هەرێمی کوردستانەوە تەحەدای بڕیارەکەی محکەمەی اتحادیەکەن سەبارەت بە تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەگەر کاریگەریەکەی گەیشتە ئەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق نەینێرێت ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەدیلتان چییە و جەنابیشت بەرپرسێکی باڵای لە حکوومەتی هەرێم بەدیلتان چییە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووهام بۆ کردنەوەی بانقی ڕەشید و ڕافیدەین ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ سوودێکتان لە بڕیارەکەی محکەمەی اتحادی وەرگرتووە کە فشار بخەنە سەر ئەو بانقانە لە ناو هەرێمی کوردستانە لقی خۆیان بکەنەوە چونکە ئەو بانقانە کۆمەڵێک امتیازات و کۆمەڵێک خاڵیان هەیە کە نەک بۆ تەنها بۆ هەژماری من و یاخود بۆ تەوتین یاخود بۆ موچەی فەرمانبەران بەڵکو بۆ کەرتە سێکتەر ئابوورەکانی تریش وە بۆ کەرتی ئیستیسماری هەرێمی کوردستانیش سوودی زۆر گەورەیە بێ بۆ تاک بە تاکی خەڵکی کوردستان ئێوە هیچ دانیشتێکتان لەگەڵ ئەو بانقانە کردووە ئەمە خاڵی دوو خاڵی سێهەم لە نێوان هەژماری من کە جەنابەت ئێستا سەرپەرشتیاریەکەی لەگەڵ سیستەمە کۆنەکە چی گۆڕانکاریەکتان کردووە کابرا مۆزەفێکە ئەچێ لە ناو دایرەکەی خۆیان معاشەکە بە کاژ وەرەگرێت ئەچێ لە ئێتیێمەکەش بە کاژ وەرەگرێت لە بازار سەرفەکەی تۆ چیت کردووە زۆر باشە بەر لەوەی کاکە عەزیز وەڵام بداتەوە من هەر شتێک سەبارەت بە بانقی ڕەشید و ڕافیدەین نامەوێت لە یوان کەم بکەمەوە دڵنیا بن لەوە نەلایەنگری هەژماری منەکەم نەی ڕەشید و ڕافیدەینەکەم بەڵام ئەوەی واقع باسیەکەم ئەو هاوکاریە داراییەک کە لە ئەمریکا دابینیەکە بۆ پێشمەرگە ئەزانن قبوڵینی ڕەشید و ڕافیدەین بیدات ئەو نانە مەبەستم لێ مەبەستم لە بانقەکەی بەحەزەکە 1 دینار بێ باشە دوو دزی سەدەش هەر لەوێ بووە یعنی بۆ
ئەزانی مەبەستی من چیە ئێمە بۆ بانقی خۆمان ناشرین بکەین هی ئەوان زۆر بە گەورە سیر بکەین کاکۆڤان سێری کە مۆزۆع بچووکردنەوە نیە حکوومەتی هەرێمی کوردستان لە خوێنی ئێمە دروست بووە جا ئەو گرنگە سێری کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە کەس قیاز ناکەین و حکوومەتی هەرێم لە خوێنی خۆمان دروست بووە وەکو چاوی خۆشمانەوێت من خۆم کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم بەشدارم لەو حکوومەتە ڕاستە و سەرڕای ئەوەش ڕەخنەمان هەیە لە ئەدای حکوومەت ئەمانەوە باشتر بێت نەک حکوومەتی هەرێم خوا نەخواسته ئەمە بە شێوەیەکی تر زۆر وازحن بە تەفسیرێکی تر نەکرێت و جەنابیش زۆر تاکید لەوەکەیتەوە کاڵی دزی سەدە لە بانقی ڕافیدین و ڕەشید بوو کاکە دزی سەدە لە سەدا شوێنی کە دزی هەیە کاکە مناقەشەیەکی ئەوە بکەین یعنی نەک ئەوان بەرزکەینەوە ئی خۆمان لە عادی بکەین نەبەرزکردنەوە نزمکردنەوە نیە ئێمە بڕیارێکی محکەمەی اتحادیمان هەیە کە ئیلزامی حکوومەتی عراقی کردووە دوو بانق تەوتینی تیابکردی مۆزەفین کاکە بە ئەو بانقی ڕافیدین و ڕەشیدە هەتاوەکو ساڵی 1992 لە هەرێمی کوردستانە هەبوون یعنی من جەنابی بەرپرسێکی باڵایە لە حکوومەتی هەرێمی کوردستانە و سەرپەرشتیاری پرۆژەکە چەند جار لەگەڵ بانقی ڕافیدین و ڕەشید دانیشتون کە فەرع بکەنەوە لە کوردستان خۆ مۆزوعی ڕافیدین و ڕەشید لە هەرێمی کوردستان بکرێتەوە هەر پەیوەندی نییە بە دابشکردنی مەعاشەوە زۆر باش جەبا وەڵام دامی مادیە کات کە ئەتوانێت سەرجەم سێکتەرە دارایەکانی هەرێمی کوردستان وەڵامی سەرنج و تێکنیەکانی بدەوە چوار پرسیارتان کرد بۆ یەکەمیان نسبەت نەناردنی موچە یا ناردنی موچە لەلایەن حکوومەتی فدرالیە من بەڕاستی پشتری لەگەل برادران باسم کرد من ناتوانم بچمە ناو تەواوی تەفاسیلەکانی بابەتەکە بە حکمەوەی کە مەلەفی من نییە بەڵام ئەوەی هەڵوێستی حکوومەت چیە لەسەرمان ئێمە پێمان وایە کە ئیتر هیچ مبارڕێک نەماوە لە بوو نەناردنی موچە لەلایەن بەغداوە بابەتی نەوتە یان هی داهاتی ناوخۆیە یان لە بۆ بابەتی تاوتینیش ئەم بابەتانە چارەسەر کراون ئەگەر نە ئەدی بوو مانگەکانی ڕابردوو پارەیان نارد ینی ماوقفی هەرێم حکوومەتی هەرێم من پێم وایە ڕۆنە لەسەرم بابەتە بابەتی دوام ڕەشید و ڕافەدەین ڵانی ئەگەر قەناعەتتان با بڵێن دامەزراوەیەکی عێراقی هەبێتن کاک دکتۆر عەفومکە ئەبێ قەناعەتتان بە بانقی مەرکەزیشتان هەبێتن کاکە بانقی مەرکەزی بە منی وتووە من ناڵم پێشتر بەعالەنی باسم کردووە یانە بانقی مەرکەزی خۆی تیبینی هەیە لەسەر ڕەشید و ڕافەدەین کاک دکتۆر خۆیان تیبینیان هەیە لەسەر ڕەشید و ڕافەدەین و جناب دەڵێ کەی لەگەل یەکێک لە بانقانە دانیشتی من حەز دەکەم بزانی لەم هەفتەیە لەگەل نوێنەرێکیان دانیشتی بەڵام ئەگەر جنابەت پێشبینیتان ئەوەیە کە ئەتوانن لە ماوەی 2 مانگ 100 لەق لە هەرێمی کوردستان بکەنەوە 1000-2000 کەس وەکو ئەم بەڕێزە لە بانقی حکومی دابمەزرێنن و سیستەمی خۆیان بێنن ئەم شتانە نییە لە عێراق کاک دکتۆر من حەز دەکەم بزانی ئەگەر جنابەت پێت خۆشە من لەگەر جنابەت پێم خۆشە سەردانی یەکێک لەو بانقان یەکێک لەو لەقانە بکەین ڕەشید و ڕافەدەین بانقی من پێم وایە هیچ جیاوازیەک لە نێوان بانقە حکومیەکانی هەرێمی کوردستان و بانقە حکومیەکانی حکوومەتی فدرالی نییە و حەز دەکەم ئەو بەرچاوڕینیەشتان هەبیتن دادگای فدرالی نەیوتووە ڕەشید و ڕافەدەین کاک دکتۆر نه کاک دکتۆر ئەڵێتن کاک دکتۆر ئەڵێتن لەو بانقە حکومیە فدرالیانەی کە لە دەرەوەی هەرێمن ئەزانی چۆن کاک عەزیز ئەڵێ بانقە ئیتیحادیەکان بانقە حکومی ئیتیحادیەکان ینی بە حەزری وتوێتی با وەڵامی جەناب دەدەم چەند بانقی حکومی هەن لە عێراق بانقی ڕافیدین ڕەشید وازم TBI ئەگەر غەڵەت نەبوو حەوت بانقی حکومین مەبەستم ئەوە بوو بڵێم حەوت بانقی حکومی هەن لە عێراق هەر حەوتیان بەشدارن لە تەوتین سێیان دادگای فدرالی ئاماژە پێ دەکاتن ڕەشید و ڕافەدەین و TBI ئێستا TBI لە ناودەیە کێشەکە چییە؟ عزیز ئەبێت لە چوارچێوەی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیە بێت ئەبێت لە چوارچێوەی بەڵام سێری کە من بەیاننامەکەی TBIشم خوێندەوە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمیەوە بڵاوتە وەزارەتی دارایی بڵاوی کرێت و کاتوتە ناو هەژماری بنەوە ئەو وتی من لە چوارچێوەی تەوتینە ئەو شتە دەکەم ئەوەشی ڕەفز کردەوە کات بێتە ناو هەژماری عزیز خوا بە یارمەتیت ئەگەر TBI هاتوتە ناو هەژماری منەوە بۆ ئێوە بە دوو کتاب جارێک 300 مۆزەف و جارێک 400 مۆزەف خۆ ئەگەر وا بڕۆ هەتاوەکو لەوانەیە 50 ساڵی کەش
نتوانێت تەوتینی مۆزەفینی با وەڵامی جناو دەدەم کێشەکە لە چێوە ئێوە باسیکە موچەخۆری ئەم وڵاتە سەرپرش کراوە لە دەستنیشانکردنی بانقەکەی جنابەت پێتان باشە هەمووتان بچنە ناو بانقی TBI هەمووتان بەیانی ئەو 400,000 کە تا ئێستا تومار کراون سەر بانقەکانی تر چیان لێ بکەین من ئەوە نازانم بۆ ئیشی من نییە ناتوانێشی من نییە ناتوانم من ناڵێم ئیشی جەنابەتە من ئەڵێم ئەم کێشانە هەن ئەبێ حەلی کەینەوە ئەگەر جەنابەت ئەگەر تیبینی جەنابەت تەنها ئەوەیە کە بڕیارێک لەلایەن بانقی دادگای فدرالیەوە دراوە ئێتەوە من بجنابەتم گوت ئێستا گفتوگویەکە لەگەڵ عزیز عفوم کەیت هەدەفی من باوەڕ بکە ئەخەکاتم زۆر نەماوانە ئەوان هەمویان گلی لێ من دەکرد بەس 10 ثانیە هەدەفی من باوەڕەکەی سێ خولە کاتم هەدەفی من معاش نییە هەدەفی من ئەوەیە کە ئەو ئیمتیازدارانەی کە ئەو دوو بانقە داوێنە بە خەڵکی ناوەڕاست و جنوب بێتە هەرێمی زۆر باش ئێستا دوای پرسیار ئەوەشی لەکەم کە جیاوازێکی هەیە لە نێو دایرە وەربگریت و بچیت لە ئایتیمەکان وەربگریت کۆسار عوسمان بەستخوا سێ خولەکەم ماوە هەوڵ بدەن یەک پرسیار بکەن بیکە پرسیارەکەت بکە کۆسار عوسمان لە زانکۆی سلێمانی ئێستا فەرمانبەر لە سنووری سلێمانیا زۆر کەم بەشداری ئەو پرۆژە ئاکات ئەگەر هەروە بێت چارەنووسی ئەو پرۆژەیە بەچی ئەگات دەست خۆش ئەوە کورت و پوخت یەکشتی تریش تا ئێستا بۆچی ئێتیئێمەکان لە سلێمانی کار ناکەن زۆر باش دەست خۆش بە یەک پرسیارتان هەیە باشە سڕێ ئەو خاتونە بەس بە کورتی باشە گیان من هاژە محەممەد ژمێریار لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بژی زۆر سپاس فۆرممان بۆ هاتووە تەوعاان فۆرمەکە TBI لە حەقلەی دووهەمیە TBI لای فەرمانبەران گومان دروست بۆ کە حەقلەی دووهەمی بە ئاسانی لێ ئەکرێتەوە ئەمە تا چەند ڕاستە گوتم سێ خولەکەم ماوە یەک پرسیاری ترم گرێبەستەکە ئەڵێن نابینرێت تا چەند ڕاستە زۆر باشە گەر وەڵامیان بدەیتەوە کاک عەزیز من سوپات هاژەخان من پێم وایە نسبەت گرێبەستەکە من وەڵامم داوە چۆنی جاریش زۆر باسی ئەمە کراوە کە گرێبەستەکە یە خۆتانە مافی ئەوەتان هەیە داوا لە بانقەکەش بکەن نسخەتان بدادێ گرێبەستەکە لە نێوان بەڕێزت و بانقەکەیە زۆر لە نێوان حکوومەت و بانق و موچەخۆر نییە گرێبەستەکە یە خۆتانە بەڵێ هیچ ئاساسێک زۆر دەکەمیش دوای بەڕامەکە ئەگەر ناوی سیانی ژناوت وەربگرم وەکو باسن کرد لەگەر ئەو بەڕێزەی تریش ئەگەر وابێتن من خۆم سکاڵاکە لەسەر بانقەکەیەکەم بەڵام وانە گرێبەستەکە یە خۆتە زۆر باشە ئەگەر ئەوەی نسبەتیش ئەوەی ئیجباریکردن بڕواتان هەبتن هیچ ئاساسێک بۆ ئەمە نییە من چەندین جاریش باسیۆم کرد ئەگەر هەدەفی حکوومەت ئامانجی حکوومەت ئەوە بتن لاینگیری بانقێک یا چەند بانقێک بکاتن ئەدی بۆ لە پرسیاری جنابەت بکەین خۆتان بانقی خۆتان بژێرن زۆر باشە ئەو خاتونش پرسیارێک کرد کاک عەزیز ئەگە مەسیری پرۆژەکە ئەگە لە سلێمانی زانی من ئەوەندە ڕاشبی نیمە با پێتان بڵێ من زۆر گەشت بینم من ئەوەندە گەشت بینم کە لە دوای چەند مانگێک بە حکمی ئەوەی کە 400,000 کەس تومار کراون تا مانگی نوێی ئەم ساڵ زیاتر لە 250,000 موچەخۆری ئەم هەرێمە بە ئەلکترۆنی زۆر موچەی خوان وەرەگرن من پێم وایە ئەزمموی موچەخۆرانی تر زۆر کاریگەری دەبیتن لەسەر موچەخۆرانی پارێزگای سلێمانی دەست خۆش کەس بە هینانە موچی وەرە ئایتیئێمەکانە لە کار ناکات کاکۆڤان بەڕامەکە خۆوەکو هەولێریش لە مانگی نۆ دەست پێ کرا یەکەم ئەیتیەم لە مانگی یەک دانرا پرۆژەکە زانی ئەبێ بە بانقەکە بڵێم لە فلان زۆر باش کاتم زۆر کەمە دادەنرێتن ده ئەیتیەم لە سلێمانی دانراون تا ئێستا چەندی تردادنێن ئەوە دەیە چەندی تردادنێن هەر 1000 موچەخۆر ئەیتیەمێک بۆ دادەنرێت دەست خۆش کام پرسیار بەس پێم خۆشە بەس بە مایکێک هەبێ بەس کاتم ویستە کە پێویستە سبێنێ من کارتێکم پێ بوو وەکو FIB من بچم لە مارکێتێ لە شوێنێ شتەکەم بکڕم من ئەمەم با من بۆیە من هەژماری یان هەر بانقێکی تر دەمەوێت ئەو سیستەمەی چۆن لە ئێران هەیە ئەو سیستەمە ئەمە بەردەوام بێ من کە پارەکەم بە کاژوەرگرت تۆ چ سوودێکیە
با لە دایرەکەم خۆم بەڕێ کێشەکە ئەوەیە کات نەما دەستان خۆش بێ سوپاس هەمووتان نەتانتوانی من باسی ئەوم کرد لە پاندیخانەکان بە کورتی ئەگەر بە کورتی وەڵام دێ سەر سەبار بە پیوە ئێستا چکا و گوتی ئەگەر لە دایرە شوەرگرمە کاشە و لێ شوەرگرمە کاشە خۆ ئەبێ ناوی جەناوت کاکەرێم خۆ ئەبێ کارتەکان دروست بکرێن من بەیانی پوینت سەیلەکان ئامێری خوێندنەوەی کارت لە شوێنە بازرگانیەکان دابینیکەین با بڵێن بەیانی 30,000 دابین کران ئەدی کارتەکان چێ پرسیاری هەیە فەرموو دکتۆر کارزا محەممەد مامۆسای زانکۆ ئێستا وڵاتانی پێشکەوتو بۆ چارەسەرکردنی کێشەی سیولە پەنا بۆ بانکی ئەلکترۆنیە بن ئێوە لە بری هەژماری من بۆ بانکی ئەلکترۆنی دانامەزیرن بۆ نمونە مانگ یەکەم لە سەدا 10 موچەکە بکەن بە ئەلکترۆنی مانگی دووەم لە سەدا 20 بکەن بە ئەلکترۆنی وردە تا خەڵک فێری بەکارهێنانی بانکی ئەلکترۆنیە بێ دووەمیشیان ڕەشببینی و نیگەرانی فەرمانبەران بەرامبەر لە حکومەت لە چیە لەم پرۆژە لەوەدایە گومانیان لەوەیە کە حکومەتی هێرێنپاری باج و پارەی ئاو کارەبا هەموو شتەکان لە موچەکە داشکێن و ئەنجام موچەکە پرسیارەکەمی وەڵامدا پرسیارێکەکەمی من بوو 24 مانگە وەزیری دارایی لە ئەکاونتێکا خوێنمەوە کە ئەڵێ ئەمە بۆ خۆدزیینەوەی لە باج و لەو شتانە خەڵک موچەخۆر گومانی لەم حاڵەتەیە پاشان حکومەتی هەرم بۆ ئامادەیە باج و خەراجی ساڵانی ڕابردوو چەندین کامیدە لەمەوە پێش وەرگێتەوە بۆ ئامادەنی ئەو هەموو موچێک کە پاشکەوتی کردووە لە موچەخۆری بڕیوە بیخاتە سەر ئەکاونتی فەرمانبەرەکە بۆی بچێت پارەی ئاو کارەبای لێ بدات زۆر باشە کاغازێکە بە کورتی وەڵامی بدەیتەوە یەک پارەی ئاو کارەبا و ئەوانە ئەجێرنەوە چکە وەڵامی ئەوە دایەوە وەڵامم داوە هیچ ئەساسێک بۆم شتانە نییە باشە من پرسیارێک لە بەڕێزە دەکەم حکومەت ئێستا ناتوانێتن بیکاتن لەو سیستەمە ئەوەی سیستەمەی کاش ناتوانن بیکاتن حکومەت بۆ وا بکاتن ئەگەر حکومەت بانقی موچەخۆر خۆی دیاری بکاتن گرێبەستێکی شارەواش بۆ دابینی بکاتن پارەی ڕسومات و ئاو و باجۆشتانەش لێ بستێنێت بۆ وا بکاتن هەدەفی حکومەت چییە؟ خۆ من زۆر باش کەواتە ئەوە ناکرێت بتخوا کاتم نەماوە وەڵامی پرسیارکرد دکتۆر بمبورە تخوا ئەوەی ئەلکترۆنیەکەش ئەگەر وەڵامی بدەیتەوە بۆ نێکن ئەلکترۆنی خۆ جیاوازی لە نێوان ئەم بانقانە ئەمەیە بانقی حکومی سیستەم ئەلکترۆنیە نییە کام بانقی حکومی POS هەیە ئامری خوێندنەوەی کاردیە بە ئەم بەڕێزە وەڵامی بداتن 94 بانقی حکومی هەن لەم وڵاتە بە ڕەشید و ڕافەدەینیشەوە کامیان POS هەیە کامیان ماڵپەڕی هەیە کامیان سنتەری خدمەت گوزاریان هەیە کامیان کارتی ویزا و ماستەر کاردیان هەیە شتانە خۆ جیاوازی بانقە حکومی و نەحکومی ئەمەیە زۆر سپاس دەستان خۆش بێ بکاتم نەماوە دڵنیا بە دەستان خۆش بێ زۆر سپاس کاک عەزیز سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشیدا بێت.